ڕۆمانی کۆشکی بۆق، نووسینی یۆستاین گاردەر، وەرگێڕانی سیروان مەحموود، خوێندنەوەی ئیلین. بەشی یەکەم. مانگە شەو. تەواو دڵنیانیم کە چۆن دەستی پێکرد، بەڵام لە یادمە کە لە مانگە شەوەکەدا بە درێژایی بەفرەبەستۆکە پیاسەم دەکرد. دەستپێکردنێکی لەو شێوە بە تەواوەتی سەیرە. هەمیشە منداڵان لە شەودا بەتەنیا پیاسەی ناو دارستان ناکەن. لە کاتێکدا حەیفەکە هەروەکو باڵۆنێک بەسەر دارسرۆنبەرەکانەوە بدرەوشێتەوە، بەڵام ئەوە تەنیا شتێک نەبوو کەی سیر بێت لەم شەوە تایبەتەدا. هەرکە بەلای ئەو دەریاچەیەدا تێپەڕیم کە من و بابە لەسەر سکرا دەخشاین و بۆ سەرمەکتە دەگەڕاین، لە ناکاو نیگام چۆ سەر جنۆکەیەک. ئەوە شتێکی سیر نەدەبوو. بۆ نمونە ئەگەر بۆ دزیکردن بەهات بایەتە ناو دارەکانەوە، بەڵام بۆ ئەو مەبەستە نەهاتبوو. لەسەر بەفرەکە دانیشتم و دەمی شتێک بێتەوە یادم کە لە بیرم کردبوو. لە ناکاو جنۆکەیەک بەبێ ئاگاداری دەرکەوت. هەر دەتگوت لە شوێنێکی تاو جیاوازەوە خزێنراوتە ناو ئەم دارستانی کە منی تێدا دانیشتبووم. جگە لەو کڵاوە درێژەی کە هەموو جنۆکەیەک لەسەر یایەتی جلەکانی سەوز بوون. ئەو کەمێک لە من بچووکتر بوو. سەرەڕای ئەوەش تەواو کامڵ دەردەکەوت. لە کۆتاییدا گوتی باشە، باشە، کە هەر وەکو دارەکانی چواردەورمان هاوڕەنگ بوو. کاتێک قسەی دەکرد، یەکێک لە باسکەکانی بێ ئاگایانە بەلاکەی تردا جوڵاند. وەک جەختکردنەوەک دووبارە گوتی باشە، باشە. لە بێری خۆمدا گوتم ئەمە چ ڕێگەیەکی پێکەنی ناویە بۆ دامەزراندنی گفتوگۆیەک. گوتنی باشە، باشە واتای ئەوە دەگێنێت کە هەموو ئەوەی بەرامبەرەکەت دەیەوێت بیڵێت ئەوەیە کە کەسەکەی دیکە قسان بکات. بە شەرمەزاریەوە گوتم باشە، باشە چییە؟ سێری منی کرد و چاوەکانی بچوو کردنەوە، هەروەکو ئەوەی لە مانگەشەوەکەدا تەواو ئاسوودە نەبێت. گوتی کەواتە هاتووت تا پیاسێکی کورت بکەیت؟ بەڵام ئەو سەرنجەش لە جێی خۆیدا نەبوو. هەردووکمان ئەوەمان دەزانی کە من هاتووم تا پیاسێکی کورت بکەم، لەبەر ئەوە کە ئێمە لەسەر بەفرەکەی دەریاچەی نیوت وەستا بووین. حەزم دەکرد بڵێم نا، تەنیا لەبەر ئەوەی کە فێڵی لێ بکەم. لەجێی ئەوە گوتم وا دیارە هەردووکمان بۆ پیاسەکردن هاتوین. پێم وابوو ئەو بێخەوشانە وەڵامێکی باش بێت، بەڵام ئەو پێی وا نەبوو. گوتی نەهاتووم تا لەبەر تریفەی مانگەشەودا نمایش بکەم، جگە لە جلوبەرگی خەوەکەم شتێکی دیکە لەبەر نەکەم. لەو کاتەدا سەرنجی خوارەوەمدا و سێری بجامەشینە کاڵەکەمم کرد کە بە وێنەی ماشین و ماتۆڕ و پۆش کرابوو. پێم نەزانی بوو ئەوانە تەنیا شت بن کە لەبەرم کردبن. دەشمویست تا ڕادەی خۆشاردنەوە خۆم بخشێنم، بەڵام ئاسان نییە خۆت لە جنۆکەیەک بشاریتەوە کە لە کاتی شەرمەزاری و تاوانێکدا تۆی گرت بێت. هەتا توانیم بە دەنگێکی کامڵانە گوتم ئەم پۆشاکانە لە هەموو وەردەکدا ئاسوودە بەخشن. ئەگەر تۆش بە دوایە پۆشینی جلوبەرگێکی خەو شتێکی سەیرە، ئەوە منیش پێم وایە ژیان وەک جنۆکە شتێکی سەیرە. بەڵام دووبارە ئاماژەی بۆ کردمەوە. بە ئاشکرا مێشکی خۆی لە بردنەوەی ئەو دەماقاڵەیەک لا کردبووەوە. لە هەمووی پێکنی ناویتر ئەوەیە کە تۆ بەپێی پەتی بەناو بەفرەکەدا پیاسە دەکەیت، ئەڵبەتە زۆر هەژاریت. ئەگەر توانێت کڕینی جووتێ باوجود نەبێت. دووبارە زۆرم لێکرا تا سەرداخەم و سەیری قاچەکانم کەم. ئێستاکە لەوە زیاترتر تووشی شەرمەزاری بووم کە بەهۆی بیجامەکەمەوە تووشی هاتبووم. بۆم دەرکەوت کە قاچەکانم بە تەواوەتی ڕوتن. هەروەها هاتم بە سەرما دەکرد لە پەنجەکانی قاچمدا. لە بێری خۆمدا گوتم چەندە خۆشە لەژێر لێفێکی گەرمدا بیت، بەڵام ئەوە تەنها فکرێکی دەبەنگانە بوو کە هەر نەشم دەوێرا باسی بکەم. ناتوانیت بە دارستانێکدا بڕۆیت و لێفەیەک بە دوی خۆتدا ڕابکێشیت، تەنانەت ئەگەر هەیف تەواو خڕ و ڕووناک بێت و بەفرەکەش بەست بێتی. دەست بەجێ لە وەڵامدا گوتم دایک و باوکم زۆر دەوڵەمەندن. ئێمە خانوویەکی گەورەمان هەیە کە پێشخانێکی هەیە و کوشتەی درێژی تێدایە.
ئەگەر بیانەوێت ئەوە دەتوانن هەزارها جووت باوبووچ بکڕن. بەڵام ئەوان دەڵێن کە گوایە پیاسەکردن بە پێی پەتی کارێکی تەندروستە. هەندێک جاریش بە شازادە بچووکەکە بانگم دەکەن. ئەم ڕێزانیاریە دوادرار کاریگەری خستە سەر ژنۆکەکە. پاش خۆچەماندنەوەیکی قوڵ گوتی: ئەی باشە، دەشێت شازادەکەمان ناوی چی بێت؟ بە هەیبەتەوە گوتم: ناوم گریگۆری پیگۆریە. ئەمە بە تەواوەتی ڕاست نەبوو، بەڵام نەمدەتوانی بڵێم کە ناوم گریگۆری گرینە. ئەگینا بە هیچ شێوەیەک بڕوای نەدەکرد کە من بەجددی شازادە بم. وەک تێبینی گوتی: سێرکە، لە هەمووی گرنگتر ئەوەیە من لە کتێبی کۆندا خوێندوومەتەوە کە گوایە شازادەی وەکو تۆ بە تەواوەتی شەیدای کێکی مرەبا و مرەبای شلیکن. جا لە ڕاستیدا یەک باری تەواو کێکی مرەبام ئامادە کردووە. زیاد لە پێویستیش شلیک لە باخچەکەمدا هەیە. بڕام بە یەک وشەی نەکرد. کاتێک کە گەورەکان دەیانەوێت سەرسامبوونێک بخڵقێنن، بە شانازی و باسی شتێکی وەکو کێکی مرەبا دەکەن. سەیرێکی بەفرەکەی خوار خۆمم کرد. بەبیرشم هاتەوە کە ئەم وەرزی پێگەشتنی شلیک نییە. بەڵام لەم دەوێرە بەرپرچی بدەمەوە، چونکە دەمزانی جنۆکەکان زۆر لە منداڵەکان زیرەکترن. ئەگەر لەبەر کلااوسورە جنۆکەکەی و ئەو هەموو چرچەی دەموچاوی نەبایە، ئەوە حسابی منداڵێکم بۆ دەکرد. ئێستاکە بۆم دەرکەوت کە کەمێک غەمبار بوو. ئەگەرچی چاوەکانیشی هەروەکو دوو تۆشینی گەورە دەردەکەوتن. پرسی: حەز دەکەی تاقی بکەیتەوە؟ بەترسەوە گوتم: تۆشینەکانت؟ لەویادا تەنیا بە وەستاوی مایەوە و سەری دەجوڵاند. گوتی: من شەوان گەڕیدە تەنیاکان بانگێش دەکەم بۆ کێکی مرەبا و مرەبای شلیکی تازە دروست کراو. من ئەو کەسانە بانگێش دەکەم ئەگەرچی کەسەکە بەبێ پێڵاو بەنا بە فرەساردەکەشدا لە گەڕاندا بێت. ئەی چۆن شازادە پیگۆری بچووک چاکەمان دەداتەوە؟ لە جیاتی چاکەدانەوە دەست بە داواکردنی توۆشینەکان دەکات. ئەوە لەو جۆرەشتانەیە کە ئێمەی جنۆکەی دارستان دەکاتە ململانێکی تەواو تاقەت بڕووکێنەوە. تەنها ساتێک پێش ئێستاش خۆت ئەوەت گوتت کە گوایە من غەمبارم. دەبوایە بە دژواری بیر بکەمەوە تا بزانم گەشتی لەو جۆرەم گوتبێت. تەنیا بیرم دەکردەوە. ئەوەشم بەیاد هاتەوە، بەڵام تەواو بۆ شێوەیە نەبوو. جنۆکەکە بەردەوام بوو: ئێمە بە تەواوەتی مشتومور لە کێشەیەکی زۆر سادە دەکەین. ئایا تۆ دەتەوێت کێکی مرەبا و مرەبای شلیک لە باخچەکەمدا بخۆیت؟ یاخود دەتەوێت لەم شەوە نیمچە تاریکەدا بگەڕێیت؟ چونکە کێکی مرەبا و مرەبای شلیک تەنها ئەو شتانن کە لە لیستەکەدا هەن. ئەوە هەر ڕێگوەکو ئەوە بوو کە گوێی لە بابە بگرم. ئەویش هەمیشە باسی ئەوەی دەکرد کەچی لە لیستەکەدا هەیە. من هەمیشە وام وێ ناکردبوو لیستە وشەیەکی دیکە بێت بۆ فڕن، چونکە لیستە ئەو شوێنە بوو کە خواردنی تێدا بوو. بەڵام هیچ فڕنێک لە مانگەشەدا بوونی نەبوو. گوتم: بەڵام تۆ هیچ فڕنێکت پێ نییە. بەسەر سوورماوەیەکی تەواوە وەستا. ئەوجا بە پەنجەکانی دەستی کرد بە خوڕاندنی ناو گوێەکانی. بمان بەخشە شازادە پیگۆری، ئەڵبەتە شتێک لە گوێچکەکانمدایە، چونکە تەواو لەوە تێنەگەیشتم کە گوتت. دووبارە گوتم: تو هیچ فڕنێکت پێ نییە. گوتی: کەس فڕنێکی گەورە بە دوای خۆیدا ڕاناکێشێت. کاتێک بۆ تەماشاکردنی هەیف بچێتە دەرەوە. ئێستاکە سەرەی من بۆ گوێەکانم بخوێنم. دەبوو بزانم هەر لە شوێنی خۆیاندا ماون یاخود کەوتونەتە خوارەوە. خۆشبەختانە گوێەکانم لە شوێنی خۆیان بوون. هەروەکو لوتم. قاچەکانم زێتر و زێتر سەرمایان دەبوو. ژنۆکەکە گوتی: دەترسم، چونکە تەوژمێکی با لێرە هەڵی کردووە. بە تەواوەتی سەر سوورهێنەرە. تەواوی دارستانەکە بە فراوانی کراوەیە. لەگەڵ گوتنی تەواوی فراوانە وای لێ کردم بیر لە دانەکانی ئاژەڵام بکەمەوە. کەمێکش ترسام، چونکە پێم وابوو کە لەوانەیە لە ناکاو شێرێک یا گورگێک دەربکەوێت. تووشی دڵڕاوکەیەک بووم سەبارەت بەوەی کە ڕەنگە چی ڕوو بدات ئەگەر ئێمە هەر لەوێ بۆستین و درێژە بە گفتوگۆکەمان بدەین. لەبەر ئەوە گوتم: لە ڕاستیدا حەزم لە کێمێک کێکی مرەبا و مرەبای شلیک هەیە، ئەگەر هێشتا لە لیستەکەدا ماون. لەویادا زەردەخانەیەکی گەورەی خستە سەر لێوەکانی و دوجار زمانی بە لێوەکانی داهێنا. هەر جارە بە زمانی هەردوو لێوەکانی چڕ دەکرد. گوتی: بڕیارێکی کامڵانەیە، بە تەواویش گونجاوە.
چونکە من خانوویەکی پڕ لە شلیکی کێوی کێویم هەیە. نە خانۆکەی و نە شلیکەکان نەدەبینران. ئەوەی کە تەمدوانی بیبینم بەفرە بەستۆکە و تیشکی هەیفەکەی سەر ڕوویدارەکان بوو. بە وریاییەوە پرسییم: ئەو خانۆ پڕ لە شلیکە لەکوێیە؟ گوتی: لە ناوڕاستی هاویندا و لەو دیوی کۆشکەکەوە، بەڵام ناتوانیت بەم جلوبەرگە خەوانە تۆ بڕۆیت بۆ ئەوێ. هێشتا زۆر بەسەر وەستانی قسەکانیدا تێنەپەڕی بوو. کاتێک لە ناکاو بۆم دەرکەوت، جەستەم بە جلوبەرگێکی تەواو جیاوازدا پۆشراوە. پانتۆڵێکی سەوزی ئاوریشمیم لێ پێدا بوو. کراسێکی ڕەنگی سووری شلیکم لەبەردا بوو. لەوەدا بە تەواوەتی سەرسام بووم، بەڵام وا خۆم دەرخست کە تێبینیم نەکردووە. گوتی: گریگۆری پیگۆری، دەبێت دەستم بگریت. بەبیرم هاتەوە کە ناوی نازانم. دایە پێی گوتم نابێت ڕێگە بە خەڵکانی بێگانە بدەم بمبەنەوە بۆ ماڵی خۆیان. دڵنیا بووم لەوەی ئەو داواکاریە شمولی جنۆکە بێگانەکانیشی دەکرد. پرسییم: ناوە چییە؟ قۆڵی ڕاوەشاند و تەواو ئازایانە خۆی چەماندەوە. من بە ئەمپین بانگ دەکرێم. دەستی گرتم. ئەو جارێک بەرەو دەرەوەی دیمەنی وەرزی زستان هەنگاومان دەنا. کاتێک لە بەشەکەی دیکەوە هاتینە دەرەوە، ڕۆژێکی گەرمی هاوین بوو. ئێمە هەر لە هەمان خاڵدا بووین و لە تەنیش دەریاچەی نیوتۆ دەستی یەکدیمان گرتە بوو. بەڵام ئێستاکە خۆر دەدرەوشایەوە. بەشی دووەم. کێکی مرەبا. ئەمپینی جنۆکە گوتی: یەکەم جار چی بکەین؟ مارمێلکە بگرین، ئەو جا کێکی مرەبا و مرەبای شلیک بخۆین، یان کێکی مرەبا و مرەبای شلیک بخۆین، ئەو جا سەرمەکتە بگرین. پێم وانە بوو ئەو هەڵبژاردەیە بێکەم و کورتی بێت. پێم باش بوو یەکەم جار کێکی مرەبا بخۆم و ئەو جا مارمێلکە بگرین. گوتم: وا باشترە یەکەم جار کێکی مرەباکان بخۆین، بەر لەوەی کەسێک بێت و لە لیستەکە دەریان بکات. بەسەر لە شیاویەوە تەماشای کردم. گوتی: نامێت هیچ ڕەخنەیەکی توندم لێ بگریت. ئەوە تاکە شتێکە ئێمە جنۆکە بەرگی ناگرین و ڕەخمان لی دەبێتەوە. ئێمە بەگشتی خۆمان بە پشتا دەشەمێنینەوە بۆ شازادە پیگۆریە ڕاستەقینەکان. بەڵام با پیرەهەرە گەورەم جارێک هێندە تون خۆی بە پشتا چەماندبەوە کە پشتی شکاو. چاوی تێ بڕی بووم بەبێ ئەوەی یەک وشە بڵێم. گوتی: ئێستاکە ئاگادار بە. لە بۆنەیەکدا با پیرەهەرە گەورەم بە بیستنی چەند وشەیەکی سیر هێندە سەرسام بوو کە چاوەکانی دەرپڕی بوونە دەرەوە. بۆ چەندین ساڵ بە هەموو دارستانەکە خولاب بوونەوە. بۆیە ئێرە تۆوەشینەی زۆری لێ نییە. هەر لەبەر ئەوەشە جنۆکەکان کێکی مرەبا لەگەڵ مرەبای تووەشینەدا ناخۆن. بەڵام ئەوە بەسە. ئێستاکە دەبێت دەست بە ڕۆشتین بکەین. ئەم ئاراستەی بۆ خانۆ بچووکەکەم دەچێت. دەستمان بە ڕۆشتن کرد بەرەو دارستانەکە. هەرزوو گەیشتنە لای ئەستوورترین دار کە لە تەمەنمدا بینی بێتم. هەرچەندە زۆر فراوان بوو، بەڵام زۆر لە دارەکانی چواردەوری بچووکتر بوو. هەرزوو بۆم دەرکەوت ئەوە تەنها قەد یان ڕێگێکی دارێکە. گشت چواردەوری بندارە ئەستوورەکە ملیۆنەها شلیکی کێوی لێ بوو. وام دانا ئەوە ماڵی ئەمپین بێت و هەموو شلیکە کێویەکانیش باخچەکەی ئەو بن. بەڵام تەواو دڵنیا نەبووم هەتا دەرکایەکی لە بنکی دارەکەەوە کردەوە. ئەمپین بە خۆشحاڵیە گوتی: گریگۆری پیگۆری، بەخێر بێت بۆ ماڵەکەم. ڕۆشتی نەژوورەوە. بەو شێوە خۆم لە بچووکترین خانوودا بینیەوە کە لەو کاتەوە بینی بێتم. کەچوون بۆ ماڵی بووکەشوشەکانی فلۆرای پورزام. فلۆرا لە پاشوور دەژیا. هەڕێک لە خانووی بووکەشوشەکانی ئەو دەچوو. یەکەم جار کەمێک گومانم هەبوو لەوەی ئەگەر جنۆکەکە لە شەودا چوو بێت بۆ لای فلۆرا و هەموو شتەکانی بووکەشوشەکانی لە کاتی خەوتندا دزی بێت. بەڵام ماڵی فلۆرا چەندین میل لێرەوە دوورە و چەندین کاتژمێرێکیشی دەوێت کە بە ماشێن بگەیتێ. پێم وانە بوو جنۆکەکان بتوانن ماشێن لێ بخڕن. ئەوجا بە تەواوەتی ڕوون بوو کتومت لە خانووی بووکەشوشەکانی فلۆرا دەچێت. لەو ساتەدا تێبینی کۆمەڵێکی گەورە لە کێکی مرەبام کرد. کێکی مرەبا لە لیستەکەدا نەبوو، بەڵکو بە تەنیش گۆزەیەکی پڕ لە مرەباوە لەسەر مێزێکی بچووک دانرابوو. هەر یەکەمان لەسەر کورسێکی سەوز دانیشتین و کێکی مرەبامان هەڵگرت. هێندە قسە و قسەڵۆک لەبارەی شلیکی کێویەوە هەبوو کە دەبوو پرسیار لە ئەمپین بکەم.
ئەگەر مرەباکەش کێوی بوو بێت. ئەوە بەڕوونی هەڵەیەک بوو، چونکە ژنۆکەکە دووبارە تووڕە بێتاقەت بووبەوە. دەبوو بۆی ڕوونکەمەوە من تەنها وا ڕاهاتووم کە شلێکی سروشتی بخۆم، هەروە هەندێ جاریش ئاڵۆزن. سەری ڕاوەشاند، گوتی گریگۆری پیگۆری، من ڕێکەوتنێکی جدیم لەگەڵ شیلیکەکاندا هەیە، تاکو لە باخچەکەمدا هەڵسوکۆت بکەن. لە بەرامبەریشدا ڕێگەم پێداون یاری وێرانکردن لەگەڵ هەر شازادێکدا بکەن کە نایەوێت مراباکە بخوات. لەوێدا کەمێک مرەبام کرد بەسەر کێکی مرەباکەوە، چونکە وا دەردەکەوت شیلیکە کێویەکان پێشتر دەستیان بە هەڵسوکۆتی خراپی خۆیان کردبێت. پاش خواردنی 4 یان 5 کێکی مرەبا پرسی چەندێک باش بوو بەلاتەوە؟ لە وەڵامدا گوتم زۆر باش بوون. بەڵام ژنۆکەکە بۆ وەڵامە قایل نەبوو. وەک تێبینی گوتی لەو باوەڕەدا نیم کە بە دروستی گوێت بۆ پرسیارەکەم گرت بێت. من گوتم چەندێک باش بوون؟ ئەگەر کەسێک لێت بپرسێت تەمەنە چەندە، شتێکی باش نەکرد بڵی تەمەنم زۆرە. بەڵام نەمدەزانی چۆنی ڕوون بکەمەوە کێکێکی مرەباکان چەندێک باش بوون. قەبڵاندم 5.5. ئەمپین دەستی کرد بە پاکردنەوەی مێزەکە. ڕاست و دروست گوتی ئەمە دوایین جارە. زۆر نابێت کە شازادەیەکی دیگەی پیگۆری سەردانی کردوم. گوتیشی گوایە من پیاوێکم و خاوەنی 1000 بەهرەم. ڕێک لەو کاتەدا فکرێکی باشم بۆ هات. بە دڵنیاییەوە مەبەستم لە 5,500 بوو. ئەمپین دەستی کرد بە سەماکردن بە دەوری مێزەکەدا. لە کۆداییدا بازێکی دا و ماچێکی بچووکی ڕوومەتی کردم. گوتی ئێستاکە دەتوانین بگەڕێینەوە بەرخۆردراوشاوەکەی هاوین بۆ خۆمان سەرە مەکتەب بگرین. خێرا لەسەر کاوانتەرەکە گۆزێکی بەتاڵی مرەبای هێنا. بەشی سێیەم. سەرمێکتە. من پێشتر چەندین جار سەردانی دەریاچە گەورەکەی نیوتم کردبوو لە دارستانەکەم، بەڵام ئەمڕۆکە هەموو شتێک تەواو جیاواز دەردەکەوت. تەنانەت دارەکانیش لە کاتەکانی دیکە سەوزتر بوون و ئاسمانیش هەروەک بۆیاغ شین بوو. چڵوڵقی دارەکانی زەویەکەش ئازاریان نەدەدەم، ئەگەرچی بە پیپەتیش بەسەریاندا دەڕۆیشتم. جنۆکەکە لە کەنار ئاوەکە دەسەر سکی ڕاکشا بوو بۆ سەرمەکتە دەگەڕا. کاتێک خەریب و سەری لە ئاوەکەدا نقم دەبوو پرسی ئایا تۆ دەزانی سەرمەکتەکان دەبن بە بۆق؟ بەڵام تاقەتم نەبوو وەڵامی بدەمەوە، چونکە هەموو کەسێک ئەوە دەزانێ. لەجێ ئەوە گوتم دەبێ سەدان سەرمەکتە بگرین تاوەکو بۆقێکی تەواویان لێ دروست بکەین. ئەمپین گۆزەی مرەباکەی بەرز کردەوە و ئەو سێدانی پیشاندام کە گرتبووی. بەڵام ڕەنگە تۆ ئەوە نەزانیت کاتێک ماچی بۆقەکان دەکەیت دەبنە شازادە، ئەو شازادانەش کۆشی گەورەیان هەیە و هەمیشە شتی سێر تێیاندا ڕوودەدات. ئەوەشم دەزانی. بابە گەورە جارێک باسی بۆقێکی بۆ کردم کە بوو بە شازادە. لەبەر ئەوەی کچێکی ناشرین بە توندی ماچی لە لێوە درەوشاوەکانی کردبوو، بەڵام ئەگەر بمگوتبە ئەوە دەزانم ئەوە جنۆکەکە تووڕە دەبوو، چونکە لە من زیرەکتر نەدەبوو. ئەگەر بشم گوتبا نایزانم ئەوە پێی وا دەبوو من بە تەواوەتی کوڕێکی گەمژە بم. خۆشبەختانە پێویستی نەدەکرد وەڵامی بدەمەوە. لەبەر ئەوە لە کاتەدا ئەمپین گۆزەکەی لە ئاوەکە هێنایە دەرەوە و گۆزەکە پڕ بوو لە سەرمێکتە. گوتی دەبێت بە دارێکی جادووی تێکی هەڵبدەین. بەراڕەوەکەدا ڕۆیشتم و دارێکم دۆزیەوە، بەڵام نەمدەزانی ئەوە دارێکی جادوویە یان نا. هەرگیز ناتوانیت هیچ دەربارەی شتێک بڵێیت کە بەکارت نەهێنا بێت. دارەکە جادووی بوو. تەنها دەبوو ئەمپین جارێک دارەکە لە گۆزەکە نقم کات، ئەوجا هەموو سەرمەکتە بچووکەکان دەبوونە بۆقێکی گەورە. دارە جادووەکەی لە هەوادا دەژوڵاند و دەیگوت جوانە. هەرگیز پێم وانە بوو بۆق بەلای کەسێکەوە شتێکی جوان بێت. من خۆم زیاتر حەز بە سەرمەکتە دەکەم. هەڕێک پاش ئەوە بۆقەکە لە گۆزەکە بازی دایە دەرەوە. لەسەر بەردەی خۆی جێگیر کرد و بە دانیشتووی چاوی بڕی بۆ ئێمە. دڵی هێندەتون لێی دەدا کە بە قداماوەکە لەسەر و بۆ خوارە و لە خوار و بۆ سەر و بازی دەدا و ئەم سەر و ئەو سەری دەکرد. لە تەنیش ئەوەوە گۆزەی مرەباکەی لێبوو
بەڵام جگە لە ئاو شتێکی دیکەی تێدا نەبوو. تەنانەت یەک سەرمێکتەش نەمابووە. ئەمپین بە بۆڵە گوتی: بەڵام ئێستاکە تەنیا نیوەیەکە کەمان بڕیوە. تێنەگەیشتمە بەستی چییە. بەردەوام بوو: پامان ماچی بکەین؟ بە خێرایی گوتم: بە هیچ شێوەیەک من ماچی ناکەم. نەمدەویست ئەو بۆقە قێزەونە ماچ بکەم. ئەمپین گوتی: پێویستە ماچی بکەیت تاکو بێتە شازادە. بەلاشمەوە سەیرە گەر نەتوانیت ئەو کارە بکەیت. پرسییم بۆ؟ هەستم دەکرد خەریکە دەست بە گریان بکەم. ئەمپین دارە جادووەکەی بۆ من ڕاکێشا گوتی: لەبەر ئەوەی خۆشت ڕۆژێ لە ڕۆژان بۆق بوویت. لەوەدا هەر بەجددی دەستم کرد بە گریان. لە کۆتاییدا هەوڵمدا بەدەم هەنسکدانەوە قسام بکەم. من هەرگیز بۆق نەبووم. لەجێ ئەوە جنۆکەکە ئاسوودە بکات بە تەنها سەری جوڵان. گوتی: گریگۆری پیگۆری، باش ئێمە بۆ قایل نەبووین کە تۆ بەڕاستی شازادەیت؟ یا بە خۆ دەرخستنێکی هەڵەوات لێ کردووم ڕێگەت پێ بدەم تاکێکی مرەباکەم خۆیت. لە وەستان و چاوتێبڕینێکی بەدەمکراوەیی نەمدەتوانی شتێکی دیکە بکەم. ئەمپین بە ئارامی بەردەوام بوو: باشە، لەسەر ئەوەش قایل نەبووین کە گوایە شازادەکان لەکوێوە هاتوون؟ پرسیارەکەی هەروەکو ڕووناکێکی لە ناکاو کاری تێکردم. ئەی باشە، بۆش قایل نەبووین کە تۆش ڕۆژێک لە ڕۆژان بۆق بوویت؟ بە چاوتۆشینەکانی سەرنجی دام. هەر نەشم دەزانی گەر بشکەوت بانایە خوارێ. گوتم: من لە سکی دایکمەوە هاتووم. هەر بۆ هۆشە و چوومە سکی دایە، چونکە بابا ماچی کرده بوو. بەو شێوەیەش هەندێک شتی بچووک لە بابەوە چووبوونە ناو دایەوە. تەنانەت لە گوێەکانی خۆشمدا ئەم ڕوونکردنەوەیە درێژ و ئاڵۆز دەردەکەوت. هەروەکو پاساوێکی ژوا بوو. ڕەنگە هەر لەبەر ئەوەش بوو بێت کە ئەمپین لەسەر ڕەگەدارێک دانیشت بوو، بڕۆی بە شێوەیەک دەجوڵاند، هەروەکو ئەوەی شەکەت و ماندوو بێت. بۆقەکەش تەنها لەسەر بەردەکە دانیشت بوو، هەناسە بڕکەی دەکرد. جنۆکەکە گوتی: با لە کاتێکدا تەنها باسی یەک شت بکەین. تەنها پێم بڵێ ئەو شتانە چی بوون کە بەمەلە چووبوونە ناو سکی دایکتەوە؟ خۆ بە شێوەیەک لە شێوەکان ناڵێت ئەوانە سەرمێکتە بوون. گوتیشت باوکت دایکتی ماچ کردووە. هیچ شتێک لە ماچکردنی بۆقێک باشتر هەیە؟ دیسان شتێکی دیکە. ئایا هەرگیز باوکت یان دایکت بە بۆقە پشووکە بانگیان لێ نەکردوویت؟ ئەی باشە، چۆن پێت وایە لە ناو سکێکدا توانی بێتت بژی ئەگەر نەتوانی بێت وەک بۆقێک مەلە بکەیت؟ نەمتوانی بیت لە هیچ شتێک بکەمەوە تا وەڵامی بدەمەوە. بەڵام پێم وابوو ڕقم لە بۆقەکە و لە جنۆکەکەش دەبێتەوە. جارێکی دیکە ئەمپین بە دارە جادووەکەی ئاماژەی بۆ کردم. گوتی: ڕقل لە بۆقەکە بێت گەر دەتەوێت. من تەنها داوای ئەوەت لێ دەکەم ماچێکی خێرەی دەمی بکەیت، چونکە ئەگەر ئەوە نەکەیت ئەوە هەرگیز ناتوانین بچی بۆ کۆشکە گەورەکە. هەروەها تووشی هیچ چیرۆکێکی ئەفسانەیش نابین. دەمزانی هیچ هەڵبژاردێکم لە بەردەستان نییە. ئەگەر گوێرەڵ نەبامایە ئەوە جنۆکەکە بە دارە جادوویەکەی پێیدا دەکێشام و دووبارە دەیکردمەوە بە بۆق. ئەگەر بۆق بتوانێت ببێتە شازادە ئەوە بێگومان شتێکی گونجاوە کە شازادەش ببێت بە بۆق. بەسەر ئەژنۆکانمدا خۆم چەماندەوە بۆ سەر زەویەکە. پاشان هێندە بە توندی ماچی بۆقەکەم کرد کە هەموو لێم بوو بەلیکی بۆقەکە. بەشی چوارەم. شازادە گارەماند. شازادەکە گوتی: سڵاو. پاش ماچکردنی بۆقەکە دەست بەجێ دیار نەما. لەجێ ئەو شازادەیەکی ڕاستەقینە لە بەردەمماندا وەستا بوو. ئابایەکی شیرنی درێژی لۆکەی لەبەر کرده بوو. تاجێکی ئاڵتوونی بچووکی بەسەریەوە بوو کە یاقوتی پێوە جێگی کرابوو. شمشێرێکی ڕاستەقینەش بە پشتیانە زیینەکەەوە بوو. هەستم بە گەمژەیی دەکرد کە لە نێوان ئەو ئەمپیدا وەستا بووم. من لە شازادەیەکی ئاسایی دارستانەکە زیاتر شتێکی دیکە نەبووم. لە کاتێکدا ئەو شازادەیەکی شەهانەی ڕەسەم بوو. ئەومرێک لە ڕوخساریدا بەدی دەکرد. ئەمپین پرسی: ئەی تۆ ناوە چییە شازادە؟ ناوم گارەماندە. وەڵامەکەی دیکەی بەنیگایەکی شکۆماندانەوە بوو. بەڵام ئەوە کاتێکی زۆر بەر لە ئێستا بوو. نە من و نە ئەمپین نەمان دەزانی مەبەستی چییە. وەک ڕوونکردنەوەی گوتی: ڕۆژێک لە ڕۆژان من شازادەی جێنشینی کۆشکە گەورەکە بووم کە لەسەرەوەی ئێرەیە. بەڵام ڕۆژێک جادوویەکیان لێ کردم و منی گۆڕی بە 1000 سەرمێکتە. ئەوش بەهۆی ئەوە بوو کە دڵی خۆم بەدەستەوە نەدا
بۆ جنۆکێکی شەڕانگێز کە لە بنەدارێکی خوار کۆشکەکەەوە دەژیە. بەڵام ئێوە هەردووتان دووبارە منتان دروست کردەوە. منیش سوپاسی ڕەنج و ماندووبوونەکەتان دەکەم. ئاڕمدایە و سێرێکی ئەمپینم کرد. باڕۆنی دیار بوو هەستی بە ئاسوودەیی و کەیف و خۆشی نەدەکرد. لە کۆتاییدا هیچ باسێکی کێکی مرەبا و مرەبای شلیک بۆ ئەمجارە لە ئارادا نەبوو. بەڵام گوتی سەرنجڕاگەشترینە، بەڵام ئەوە هەرگیز ژنۆکێکی خێزانەکی ئێمە نەبووە. ئێمە هێندە دڵڕەق نین. شازادە خێرا لە وەڵامەکەیدا گوتی قسەی بۆش. هیچ ژنۆکەی وەک بۆ قومرۆڤ دڵێکی زیندوی نییە. هەر لەبەر ئەوەشە ئەوان هەمیشە بە دووی دڵی مرۆڤدا دەگەڕێن. هەروەها ئەوان لە ڕاویدان کاتێک بەفرەکە دەیبەستێت و هەیف تەواو خڕ دەبێت. ئایا ئەوە بەجددی شیاوە؟ کێکی مرەباکە و مرەبای کلیکەکە بە تەواوەتی بۆ دەستخەڕۆکردنم بوو بێت؟ ئەم پێنیش بەڕاستی وسپێتی دڵم بدزێت؟ ئەم پێین وەک جەختکردنەوەی گوتی پێم وابێ لە جێی ئەوە دەبێت باسی کۆشکەکە بکەین. ئەگەر تۆ بەڕاستی شازادێکی شاهانە بیت، ئەوە دەبێت لە کۆشکێکی سپی گەورەی قوڵ لە بەرزدا بژیت و چەندین خزمەتکاریش خزمەتت بکەن. گارەماند بە فیزەوە سەرێکی ڕاوەشاند. هەڕێک پاش ئەوە چاومام لە کۆشکەکە کەوت کە لە شوێنێکی بەرزی پشت دەریاچەی نیوێتەوە بوو. لە ناکاو جنۆکەکە بە پەنجە بچووکەکانی دەستی کرد بە خوڕانی سەری و گوتی زۆر سەیرە. من ماوەی زیاتر لە 11 ساڵە لە نزیک ئەم دەریاچەیە دەژیم، بەڵام هەرگیز تێبینی ئەو کۆشکە جوانم نەکردووە. من و بابەش زۆر کات هاتوونەتە ئێرە، بەڵام هەرگیز تەنانەت چاومان بە قوڵەیەکی بچووکیش نەکەوتووە. گارەماند تاجە پڕ لە یاقوتەکەی ڕێخست و گوتی بە دڵنیاییەوە ئێوە لەو باوەڕەدا نین شازادەیەک بێنن کە بە جادوو گەڕێنرابێتەوە ناو ژیان و هەموو شتەکان هەروەکو پێشوو بن. لەو کاتەدا شازادە 2 پەنجەی لەسەر لێویدانا و فیکێکی هێندە توندی لێدا کە تەواوی دارستانەکە دەنگیدایەوە. ساتێک دوای ئەوە گالیسکەیەک دەرکەوت کە 8 بۆقڕایان دەکێشا. ئەو بۆقانە ڕێک لە قوڵای دارستانەکەەوە دەرکەوتن و بەڕاڕەوەکەدا گالیسکەکەیان ڕادەکێشا. من هەرگیز لەوە پێش بۆقی لەو شێوەم نەدیبوو، بەڵام بیست بووم دەتوانی بۆقی لەو شێوەیە لە ئەمریکای باشوور ببینیت. ئەو بۆقانە لە ئەسپ بچووتر بوون، بەڵام هەروەکو سەگی ئالیسەی شن گەورە بوون. گارەماند دەرگای کالیسکەکەی کردەوە و گوتی سەرکەون بەخێرهاتنیشتان دەکەم بۆ کۆشکەکەم. ئێمە چوونە ناو گالیسکەکەوە. ئەو جابۆقەکان بە درێژەیە ڕاڕەوەکە دەستیان بەغاردان کرد. هێندە لە گالیسکەکە جوڵاین و هەژاین کە هەر دەتگوت دڵم بە هێزێکی زۆر لە سینگمۆفرە دەدرێتە دەرەوە. ئەوە بابە گەورەی وەبیر هێنامەوە. ئەو دەمەی زۆر لە ناکاو تووشی ئازارێکی دڵ بوو مرد. ئەوە تەنها چەند ڕۆژێک پاش ڕۆشتنیدایە بۆ فەڕەنسا ڕوویدا. بەشی 5. مارمێلکەکان. کاتێک بەلای دەروازەکانی کۆشکدا دەڕۆیشتین، گارەماند گوتی دەبێت بە باشی هەڵسوکۆت بکەین و چا بۆ مارمێلکەکان بگێڕین. ئەم پێم پرسی مارمێلکە؟ ئەوان سەربازی کۆشکەکەن. هەر ئەوە بوو کە ویستم ڕوونی بکەمەوە. ئەوان بە هیچ شێوەیە کەیفیان بە جنۆکە و شازادەی پیگۆری نایەت، بەڵام بێگومان بیرکردنەوەکانیان پوخت دەکەن کاتێک بۆیان دەردەکەوێت ئێوە منتان ڕزگار کردووە. ئێمە لە کۆشکەکە نزیک دەبووینەوە، هەموو سەربازە مارمێلکەکانیشمان لە بەردەم دەروازە گەورەکەدا دەبینی. ئەوان زۆر لەو مارمێلکانە گەورەتر بوون کە لە دەریاچەکەدا دەژیان. ئەوان ڕێک هێندەی گارەماند دەبوون. گارەماندیش شازادەیەکی کامڵ بوو، بەڵام ئەوان کلکیان هەبوو هەروەک ئەو مارمێلکانەی بابە هەندێک جار دەیهێش لەسەر قۆڵی خۆیان بخشێنن. ئەوان هەمویان شمشێری درێژیان پێبوو، بەڵام چونکە بە پێسی مارمێلکەکە ڕووپۆش کرابوو پێویستیان بەزرێ نەبوو. کاتێک لە گالیسکەکە دابەزین، 4 لە مارمێلکەکان بەڕۆڕووی گارەماند هاتن و
بە بردنی شمشێرەکانیان بەسەر سەریاندا سڵاویان لێ کرد. یەکێکیان پرسی: ئایا چەند جەنابی شازادە کاتەکانی لە دەریاچە بەسەر بردووە؟ گارەمان لە وەڵامدا گوتی: زۆر نایەب و بروژێنەوە بوو، بەڵام زەحمەتە ڕێگەی خۆت بکەیتەوە کاتێک هێندە سەربازیەک و ئێوەی لێبێت. خۆشمەشرەبانە ئاماژێکی بۆ من و ئەمپین کرد. ئەم دوو برادەرە لە پرۆسەی ڕزگارکردنەکە بوون. لە پاش ئەوە لیستەکەیان جێبەجێ کرد. لەوێ پلانی سەرەکی ئەوان گرتنی مارملکە بوو، بەڵام ئەوان منیان بە یەکەوە نووساندەوە. سەربازەکان خۆیان بەرز کردەوە، من و ئەمپین ڕێک پێچەوانەکەیمان کرد. هەوڵماندا هەتا بتوانین خۆمان بچووک بکەینەوە. هەمان ئەو مارملکەی قسەی دەکرد بەردەوام بوو: شازادە گارەماند، خۆ لەبیرت نەکردووە کە شاژن هاتنە ناوەوەی جنۆکە و شازادە پیرگۆی قەدەغە کردووە. لەو ساتەدا یەک کۆمەڵ مارملکی تەواو تێکراپێکەوە لە کۆشکەکە هاتنە دەرەوە. هاواریان دەکرد: دڵی پاشا دزرا. لەناکاو گارەمان بە پلیکانەکان دەڕای کردە سەرەوە. نە من و نە ئەمپینش هیچ خواستێکی ئەومان نەبوو لە ناو مارملکەکاندا بەتەنها بمێنینەوە. لەبەر ئەوە هەردووکمان بە دوویدا ڕامان کرد. هەردوو خۆمان لە ژوورێکی گەورەی شیندا بینیەوە. پاشاکە لەسەر قەڵەوێرێکی ئاوریش میسوور ڕاکشا بوو. نە هەناسەی دەدا و نە چاوەکانی دەکردەوە. گارەمان شمشێرەکەی لەسەر مێزێکی خردانا و قۆڵەکانی کردەوە. دەلاویەوە و دەیگوت: جێم مەهێڵە باوکە. مارملکەکان شازادەیان بەو خەم و پەژاریەوە بەجێ هێشت. من و ئەمپێنش لە پشتەوە وەستا بووین. ئێمەش هەندێک فرمێسکمان بۆی ڕشت. لە پاش ماوەیەک خاتوونی لە ژوورەکەی تەنیشمانەوە هاتە ژوورەوە. خاتوونەکە تەنورەیەکی درێژی شینی لە پێدا بوو، بەڵام جگە لەوە هیچ شتێکی دیگەی لەبەردا نەبوو. پێم وابوو باشتر بێ خاتوونێکی پێگەیشت و بەلانی کەمەوە کراسێکی قۆڵکورد بپۆشێت لە کاتێکدا میوانی دەبێت. گارەماند باسکەکانی لە خاتوونەکە ئاڵاند. بە چرپۆوە پێی گوت: دایکە، باوکم مردووە. کاتێک خاتوونەکە چاوی بە ئێمە کەوت، هەر دەتوت خەریکە چاوەکانی دێنە دەرەوە. گوتی: گارەماند، ئایا ئەمە ئەو جنۆکەیە نییە کە دڵی پاشای دزیوە؟ بەڵام گارەمان فرێ وەڵامدانەوە نەکەوت. شاژن هاواری کرد: مارمێلکەکان. یەکسەر 4 مارمێلکەی گەورە لە بەردەم دەرگاکە دەرکەوتن. شاژنەکە ئاماژەی بۆ ئەمپین کرد: کەواتە ئێوە ڕێگەتان بە هاتنە ژوورێک جنۆکەیەک داوە لە کاتێکدا من خەم بۆ دزینی دڵی مێردە خۆشەویستەکەم دەخۆم؟ یەکێکیان گوتی: بمان بەخشە شاژنی ڕێزدار. بەڵام ئەوە خواستی ئێمە نەبوو. شاژنەکە وەک فەرمان گوتی: هەر ئێستا بیکەنە ناو زیندانی ژێرزەمینەکەوە. ئەوە من و ئەمپینی ترسان. دەمانزانی کە زیندانی ژێرزەمینی شاهانە قوڵ و تەڕ و ساردە. بیستە بووم کە هەندێک جار شێر خۆی تێدا حەشار دەدات. 4 مارملکەکە دەستیان کرد بە ڕاکێشانی ئەمپین. لەو کاتەدا بە چاوەتووەشینەکانیەوە بە خەمباری سێری کردم و گوتی: دەبێت هەڵی ڕزگارکردنم بدەیت. بەڵام منیش هەر هێندەی ئەو لە شاژنە ڕووتاکە ترسا بووم. پێم وابوو شازادە گارەمان شتێک بڵێت لە کاتێکدا ئەمپین بەرەو زیندانی ژێرزەمینەکە دەبرام. ساتی دواتر شاژنەکە ئاماژەی بۆ من کرد. دڕەقانە پرسی: ئەی ئەمە چییە؟ گارەمان گوتی: ئەمە هاوڕێکی باشی منە و خەڵکی دارستانەکەیە. ناوی شازادە گریگۆری پیگۆریە. شاژن گوتی: بەڕاست؟ ئەی باشە پێم نەگوتیت نابێت گەمە لەگەڵ شازادە پیگۆریەکان بکەیت؟ گارەمان گوتی: بەڵام دایکە، ئەم شازادە پیگۆریە 1000 جار ژیانی ڕزگار کردم. دایکی وەستا و سەری شازادەی دەکرد. پاشان دەستی بەلەرزین کرد. هەر دەتگوت شانەکانی سەرمایانە. پێم وابوو ئەوە خاڵی لاوازی بێت کەوای لێ دەکات هێندە لاواز ببێت. لە کۆتاییە گوتی: کوڕی ئازیزم، نەزام ئەمڕۆ چی بەسەر مندا دێت، بەڵام ئەم شازادە پیگۆریە دەتوانێت نانی ئێوار لە کۆشکدا بخوات. بەر لەوەی بواری گۆڕینی بڕیارەکەی هەبێت، گوتم: زۆر سوپاس خاتوونی گەورە. شاژنەکە هاواری کرد: مارمێلکەکان. کتێبی دەنگی غەزەلنووس.
بەشی شەشەم. هۆڵە گەورەکە. لە ناکاو دەرگاکان کرانەوە و 4 مارمێلکەکە هاتنە ژوورەوە. شاژن گوتی: هاوکاری ئەم شازادە پیگۆریە بکەن بۆ هۆڵە گەورەکە. من فەرمان دەکەم کێکی مرەبای تەواو و مرەبای پێشکەش بکرێت. بەڵام یەکەم جار دەبێت هەر کەسە و قاپێک بسکیتی ئەلفوبێ بخوات. مارمێلکەکان لێم نزیک دەبوونەوە. ئەوەش ساتێکی کەمێک ترسناک بوو. گەرچی دەمزانی نامبن بۆ زیندانی ژێرزەمینەکە. بردیانم بۆ ژوورێکی گەورە کە مێزێکی بە شێوازی 4 کەسیرێک خراببوون. هەرزوو خانەوادەی شاهانە گەیشتن. یەکەم جار شاژن هاتە ژوورەوە. بە هێواشی بەناو ژوورەکەدا دەڕۆیشت. پاشان لەسەر مێزەکە دانیشت. دواتر گارەماند هات و لە تەنیش منەوە دانیشت. لە کۆتاییدا کچێکی بچووک بەناو هۆڵەکەدا هاتە ژوورێ. ئەو کچە فلۆرا بوو. پێم وابوو ئەوە شتێکی سەیر بێت کە ئەو هەموو ڕێگێکی لە باشوورە بەرەو ئێرە بڕی بێت. شاژن دەستەکانی بە یەکدا کێشە. ئەو جاگوتی: هەمووتان لەبەر شازادە خاتوون ئارۆرا هەستن. هەموومان هەستاینە سەر پێ و فلۆراش لە تەنی شاژنەوە دانیشت. شازادە خاتوون هەروەکو من پێی پەتی بوو. هەروە جلوبەرێکی شاهانەشی نەپۆشی بوو. هێشتا هەر جلەخەوەکەی لەبەردا بوو. بەڵام جلەخەوەکانی فلۆرا هەندە تایبەتی بوون کە دەکرا لە کاتەکانی دیکەشدا بپۆشرێن. کاتێک ڕۆژە زۆر گەرم بایە، فلۆرا بە درێژەیە ڕۆژەکە لەناو جلەخەوەکانیدا دەجوڵایەوە. بە چرپە گوتم: فلۆرا، چاوی لە زەویەکە بڕی. شاژن گوتی: شازادە پیگۆری لاو، پێم وانییە گوێت لەوە بوو بێت کە هەر ساتێک بەر لە ئێستا گوتم شازادە خاتوون ناوی ئارۆرایە. ئەوەش بە هیچ شێوەیەک ئەو ناوە نییە کە هەندێک چی باشوور هەیەنە. ئەڵبەتە هەڵە تێگەیشت بووم. نابێ شازادە خاتوون فلۆرا بوو بێت. ئێمە هەمیشە دوو هاوڕێی باش یەکدی بووین. هەرگیز درۆی نەکردووە. باشی لێ نەکردم لە بەردەم تەواوی کۆشکەکەدا گەمژە دەربکەوم. گەرچی بەو شێوەش بوو، بەڵام گوتم: ئەی باشە بۆچی دلی خەوی پورزاکی منی لەبەر کردووە؟ لە ناکاو زانیم شتێکی هەڵم گوتووە. شاژنش دەرکی بە هەمان شت کرد. زۆر دڕەقانە ڕووبەڕی ئەوە بووە. ئەوجا هەستایە سەر پێ و وەک مانگەواز گوتی: بەداخەو کەسەرێکی قۆڵەوەم کە بۆم دەرکەوت گریگۆری پیگۆری لە جۆری بێڕەوشتری مرۆڤەکانە. داخ و کەسەرەکەشم هەر هێندەی زیندانی ژێرزەمینەکە قوڵە. پێش ئێستاش هیچ کەسێک شازادە خاتوون ئەرورای بەدەست بانگ نەکردووە. هیچ کەسێکش عەزە جوانەکەی بەجلی خەو ناو نەبردووە. شازادە گارەمانش ئەمەی بۆ زیاد کرد. بەتەواتی ڕاستە؟ بە شێوەیەک لە شێوەکان وا باشترە هەندێک پارچەی گرنگ بە یەکدیدا بنووسێنین لێوێنە پارچە پارچەکراوەکە. بەو شێوەیە پێویست ناکات لە ئێستادا بیکەنە زیندانی ژێرزەمینەکەوە. بەڵام تەنها یەک بواری لە بەردەم داماوە. سەرم تەقی دەهات، بەڵام هەڵمدا بێمەوە سەرخۆم، چونکە لە ئێستا بەدواوە دەبوو زۆر بە وریاییەوە مامەڵەم لەگەڵ شتەکاندا بکەم. شاژن بەدەنگی بەرت گوتی: مارمێلکەکان، پسکێتی ئەلفوبێیەکان پێشکەش بکەن. یەکێک لە مارمێلکەکان دەرگایەکی پانی لە یەکێک لە کۆتاییەکانی هۆڵە گەورەکەدا کردەوە. لە دەرگاکەوە 4 کارتۆنی شێوە ماشینی هاتنە دەرەوە کە هەر یەکەیان ڕێگەی مەکینەی تایبەت بەخۆیەوە لێ دەخودرا. هەمویان پڕ کرابوون لە پسکێتی ئەلفوبێ. لە کاتی گەیشتنە بە ناوەڕاستی ژوورەکە، هەر یەکەیان بە ڕێگەی خۆی داڕۆیشت. لە کۆداییشدا هەر یەک لە ماشێنەکان لەژێر کورسیەکان داوەستان. ئێستاکە تەنها ئەوەندە مابوو بیان خەنە سەر مێزەکە. ئەوەش لەلایەن مارمێلکەکانەوە جێبەجێ دەکرا. ماشێنەکانمان کردەوە و هەر کەسە و بەشی خۆی خستە سەر پەڕۆ سپی مێزەکەی بەردەممان. دڵنیا بووم لەوەی هەموو شتەکانم کەمێک پاش ئەوانی دیکە کرد. بەو شێوەیەش تووشی هیچ هەڵەیەک نەدەهاتم. لەوە گران و ئاڵۆزتر بوو کە لێی دەترسام، چونکە ئێستاکە شاژن فەرمانی کرد هیچ لە پسکێتی ئەلفوبێکان نەخۆین، هەتاکو نایانکەین بە وشام. من لە خوێندنەوە زۆر باش نەبووم، بەرحەڵ بەڵام نووسینم لەلا ئاڵۆزتر بوو. ئەوانی دیکە هەندێک وشەی پێکەنی ناویان نووسی: شاش نەجێڵی، بەڵە کۆنەی کۆشک، ئەفسەری بەڕێوەبردنی پاشا، بوتڵە پۆست، خەواندنی موگناتیزی، گۆیش، مەلەوان. پێش ئەوەی ئەوان پسکیتەکان بخەنە دەمیانەوە،
هەرچێکیان نووسی بوو بەڵەنگی بەرز دایان خوێندەوە. من تەنها لێوێدا دانیشتم و پەنجەم لە پسکیتەکان دەدا. کاتێک شاژن بەوەی زانی کە کێشەیەکم هەیە، خێرا لەسەر کورسەکەی هاتە خوارێ. جگە لەوەی ڕووی لێ وەرنەگەڕابووم، بەڵام هەروەکو ئەوەی کە ڕووی لێ وەرگەڕابێتم ئاماژەی بۆ کردم و گوتی: ئایا شازادە بیگۆری حەز بە پسکیتەکانی شاژن ناکات؟ شەرمەزاری دەیکردم و گوتم: بمبەخشە، من لە خوێندنەوەی پیتەکان کارامە نیم. خێرا گوتی: گوێت لێ بوو ئەرۆرا؟ ئەمە شازادە بیگۆریە، دەڵێت لە خوێندنەوەدا کارامە نیم. گوتم: بەڵام شازادە خاتوون ساڵێکی تەواو لە من گەورەترە و لە منیش زیاتر چۆتە فێرگا. قسەی هیچ کەس لێرە ناچێتە فێرگا، بەڵام ئەگەر هەر ئێستا هەندێک وشە بە پیتەکان دروست نەکەیت، ئەوە هەزی قسەکردن لێ دەسەنینەوە. ئەو شازادە بیگۆرانەی هێشتا فێری قسەکردن نەبوون، دەخرێن لە زیندانی ژێرزەمینەکەوە. ئەوەم لە کتێبێکی زۆر کۆندا خوێندۆتەوە، تێگەیشتیت؟ هەتا توانیم بەڕوونی گوتم: بەڵێ. زۆر خۆشحاڵ بووم کە شاژن بە تەواوەتی ئەوەی ڕوون کردنەوە چی ڕوودەدا ئەگەر لەسەر پەڕۆی سەر مێزەکەی بەردەمم بە پیتەکان چەند وشەیەک دروست نەکەم. ئێستاکە دەمزانی دەبێت هەوڵ بدەم. ئەوجا هەموو پیتەکانم لەسەر هێڵێک ڕێخست و بەڵەنگی بەرز خوێندمەوە: سپاس بۆ شاژن و کچەکەی شازادە خاتوون، کارەگەیان پێدام تا سەردانی کۆشک بکەم. ئەو بەڕەوشترین شت بوو لەو کاتەدا دەمتوانی بیری لێ بکەم و تا بێڵێم. شاژن بە گارەماندی گوت: ئایا سێریکی دەکەی تا بزانی بە دروستی خوێندیۆتیەوە؟ ئەوجا شازادە، ئەو کەسەی هەر کاتێکی پێشتری هەمان ڕۆژ لە جادووی بە بۆقبوون ڕزگارم کردبوو، هەستایە سەر پێ و بەدەنگی بەرز دەستی بە خوێندنەوە کرد: گمارکس سیڤبڵ وارکس، سێپ ماڵێکی کیوبکس، ڕاتماڕڵ هێزارتە دڵی پاشا. ئیدی هێندە نەدەترسام، چونکە دەمزانی دەبرێن بۆ زیندانی ژێرزەمینەکە، بەڵام کەمێک هەستم بە گەمژەیی دەکرد کە هەموو ئەو وشە دڵمەنگانەم نووسی بوو. شاژن باسکەکەی دەجوڵاند و دەگوت: ئەو پیتە بە نرخانی منی بە نووسینی ئەو وشە پڕوپوچانە بە خراپ بەکار هێناوە. هەرێک لەو کاتێکێک لە مارمێکەکان هاتە لای مێزەکە و گفتوگۆکەی وەستاند. ئەوجا دەستی کرد بە قسەکردن: شاژنی بەخشندە، ناچار بووم بە خاتوونی گەورە بڵێم ئەم شازادە بیگۆرێشتی پڕوپوچی نەنووسیوە، هەر وشەیەک لێوێدایە بە زمانی جنۆکە نووسراوە. شاژن لە ناکاو گوتی: کەواتە مەسی خوڕە. پێما بوو شاژن بە تەواوەتی ڕاست دەکات، چونکە ڕێک هەستم بەوە دەکرد سیخۆڕ بم. شاژن هاواری کرد: بەڵام ئەمە واتای چییە؟ ئالێرە هیچ کەسێکی لێ نییە بتوانێت بە زمانی جنۆکە بخوێنێتەوە؟ مارمێکەکە گوتی: ئەگەر جەنابی شاژن ڕێگەمان پێ بدە، ئەوە بۆی وەردەگێڕم. ئەو نووسراوە دەڵێ: سپاس بۆ شاژن و کچەکەی شازادە خاتوون، کارەگەیان پێدام تا سەردانی کۆشکەکە بکەم. بەڵام من پێشتر ئەوم گوتبوو، لەبەر ئەوە هیچ حکمەتێکم لەو وەرگێڕانەدا نەدەبینی. شاژن پەرداخەی هەڵگرت و کێشایەوە بە مێزەکەدا: بەم شێوەیە شازادە بیگۆری دەتوانێت بخوێنێتەوە بنووسێت، گەچی بە زمانی جنۆکەش بێت، بەڵام دەتوانێت هێزی قسەکردنی هەبێت. سیخۆڕیکردن بۆ جنۆکەکان کێشەیەکی جدیترە، بەڵام دەتوانین تا بەیانی چاوەڕوانی ئەم کێشەیە بکەین. ئێستاکە کاتی کۆرسە گرنگەکەیە. شازادە خاتوون ئەڕۆڕای بە هاوارە گوتی: هەیهوو، دڵنیا نەبووم لەوەی ئەو قسەی لەبەر ئەوە گوتبێت کە نامخەنە خواردنگەی شێرەکانەوە، یا لەبەر ئەوەی هەر بەو نزیکانە شاژن دەست بە خواردنی کێکی مرەبا دەکا. بەڵام هەمیشە فلۆرا دەستەواژەی هەیهووی دەگوت. کاتێک کە دایکی کێکی مرەبای پێشکەش بکردبا، لە بیری خۆمدا گوتم: کەواتە شازادە خاتوون هەمان شت دەکاتەوە، چونکە هەموو کەس کێفی بە خواردنی کێکی مرەبا دێت. بەشی حەوتەم. دڵی پاشا. یەک قاپی گەورەیەکی نەرمی ئاڵتونی لەسەرێک دانرا و لەسەر گالیسکێکی دەست هێنرا بۆ هەڵە گەورەکە. شازادە خاتوون ئارۆرا لە ناکاو گوتی:
بەڵام دایکە پێم وا بێت تۆ گوتت کێکی مرەبا دەخۆین. شاژنی دایک لە وەڵامدا گوتی باشە، ئەمە دوای خولەکی گۆڕانکاریەکانە. شتێکی گونجاو نییە کێکی مرەبا و مرەبای شتێک بخۆین لە کاتێکدا دڵی پاشا ددراوە. ئارورا بە گریانەوە گوتی بەڵام من حەزم لە کێکی مرەبایە. شاژن بە تووڕێ گوتی بێدەنگ بە فلۆرە. کۆتایی بەگەمەکە هێنا. ئێستاکە بەجددی دەمزانی ئەوە پرزاکەمە. بەڵام ئەو شاژنە بەدفەڕە کردبووی بە شازادە خاتوون. شاژن بەردەوام بوو. ئەوان هەردووکیان لە هەمان مادە دروست دەکرێن. من دووبارە ئەوم پێگوتیت. ئەوە هەمان شتە لەگەڵ بۆ قوسەرە مرۆکتەدا. ئەوان جیاواز دەردەکەون. بەڵام هەردووشیان لە هەمان مادە دروست بوون. کاتێک ئەم دواتێ بینیەی گوت چۆن بڕێ مرەبای سەرمێزەکە. یەکەم جار پێم وابوو مرەبای گۆیش بێت. بەڵام ئێستاکە بۆم دەرکەوت ئەوە گەرای بۆقا. ئەگەر وانە بۆچی شاژن لە ناکەو دەستی بە باسکردنی بۆ قوسەرە مرۆکتە کرد؟ ویستم هەر بە شێوەی پسکیتی ئەلفوبێکە فێڵان لێ بکەم. دەستم کێشا دووکێکی شێوە دڵیم هێنا و بە یەکەوە نووساندن بەبێ ئەوەی یەک تۆزیش لە گەرا بۆقەکە بکەمە نێوانیانەوە. شاژن بە دەنگی بەرز گوتی گرێگۆری پیگۆری، بۆچی لە مرەبای گۆیژەکەی کۆشک ناخۆیت؟ گوتم حەساسێتم پێی هەیە. قسەی بۆش، ئەوە تەنها شتێکە خەڵکی لەو کاتەدا دێڵێن کە نایەنێت ئەو خواردنی لە بەردەمیاندایە بیخۆن. لەم دەوێرە هیچ شتێک بکەم جگە لەوەی کەمێک گەرای بۆقەکە بخەمە نێوان دووکێکە شێوە دڵیەکەوە. ئەڵبەتە هەڵەیەکم دەکرد، بەڵام ئەوم نەکرد. دەتوانی هەر بە تەماشاکردن بۆم دەربکەوێت کە ئەوە لە مەرەبای گۆیش دروست نەکراوە، بەڵکو لە دەریاچەی نیوتی خوار کۆشکەکە پڕ کراوە. من هەرگیز گەرای بۆقم نەخواردووە، بەڵام تەنیا بە تەماشاکردن دەتوانیت تامی خواردنێک هەڵبسەنگێنیت. لە ناکاو شازادە ئەڕێ هەستایە سەر پێ و ئاماژەی بۆ ئەو پسکیتە ئەلفوبەیانە کرد کە لە من نابوونەوە و هێشتا لەسەر مێزەکە بوون. بە شاژنی دایکی گوت دایکە پسکیتە ئەلفوبەکان ئەو واتایە نایەن بەدەستەوە کە مارمێکەکە گوتی. ئەو مارمێکانی بە پاسەوانکردنی بە درێژایی دیوارەکان وەستا بوون. ئاوڕیان دایە و سێرێکی یەکدیان دەکرد. شاژن گوتی بەڵام ئازیزم شازادە خاتوون ئارورای، تۆ ناتوانی زمانی جوونەکە بخوێنیتەوە. مارمێکەکان بە خێرایی بە ژوورەکەدا هەنگاویان دەنا و دەهاتن و دەچوون. شازادە خاتوون ئاروراش گوتی بەڵێ دەتوانم. کاتێک منداڵ بووم زۆربەی کاتەکان لەگەڵ شازادە پیگۆریەکان لە دارستانەکە کایم دەکرد. هەروەها زمانی جوونەکەش فێر بووم. خۆت دەزانی منداڵان زووتر لە گەورەکان فێری زمان دەبن. شاژن گوتی کەواتە ئەو نووسراوە واتای چی دەگەیەنێت؟ دەڵێت نامەیەکی نهێنی بۆ هەموو ئەوانەی لە کۆشکدان. ئەوە مارمێکەکانن دڵی پاشیان دزیوە. چەندین مارمێکە لە خۆڵە گەورەکان ڕایان کردە دەرەوە. بەڵام هەرزوو گەڕانەوە و چەندین مارمێکەی دیکەشیان لەگەڵ خۆیاندا هێنا. شاژن لەسەر کووسەکەی هەستا. بەدەنگی بەرز گوتی مارمێکەکان فەرمانتان پێ دەکەم بە پێ دواکەوتن هەموو مارمێکەکان دەستگیر بکەن و بیان خەنە ناو زیندانی ژێرزەمینەکەوە. ئەوجا هەر بەجددی دەستیان کرد بە دەستگیرکردنی یەکدی. لە کۆتاییدا هەمویان دەستگیر کران. لە سوچێکدا بە کۆمەڵ بەتەنگ وەستا بوون کە هەمویان دەستیان لە یەکدی ئاڵاندبوو. لە ناکاو بۆقێکی قەڵەو لە ناڕاستیاندا باسی دایە دەرەوە. دەستی کرد بە بازدان لەسەر زەویەکە. شاژن دەستی بۆ بۆقەکە ڕاکێشا و بەدەنگی بەرز گوتی ئەوە دڵی پاشایە، خێرا گارەماند، دەبێت دڵی پاشا ڕزگار بکەین. بەڵام گارەماند بواری ئەوەی نەبوو، چونکە ڕێک لەو کاتە مارمێکەکان خۆیان ڕزگار کرد و دەستیان کرد بە گرتنی شازادە و شازادە خاتوون و شاژن. هەمویانیان بە پەتێکی ئەسوور بەستەوە و بە ڕاکێشان لە هۆڵە گەورەکە بردیانە دەرەوە. من لەو ژوورە گەورەدا بەتەنها مامەوە. دڵە بۆقێک لەسەر زەوی دانیشت بوو هەناسەبڕکەی پێکەوت بوو. کاتێک کەمێک لێ نزیک کەوتمەوە بەناو ژوورەکەدا دەستی بەڕاکردن کرد. بەڵام منیش بەردەوام بووم لە ڕاکردن بە دوی بۆقە داماوەکەدا هەتا ئەو کاتەی توانیم بە دەستەکانم بیگرم. دڵی پاشام تون بە سنگمەوە نووساند. ئەو جارە سەر پەنجەی پێیەکانم لە خۆڵەکە ڕۆشمە دەرەوە. لە ڕارەوە درێژەکەی دەرەوەدا گوێم لە شتێک بوو لە سەری خۆمەوە تەقەتەقی دەکرد. هەستم بە دڵە بۆقە شێدارەکە دەکرد کە چۆن لێ دەدات و لێ دەدات. زۆرم پێ نەچوو بۆ دۆزینەوەی ئەو ژوورەی پاشا لەسەر قەلەورە سوورە ئاوریشمەکەی ڕاکشا بوو. لە هەمان ئاراستەوە ڕۆشتم کە پێشتر پێیدا ڕۆشت بووم. دڵە بۆقی شێدارەکەم لەژێر عەباسوورەکەی جێگیر کرد.
ئەوجا هەر پاش کەمێک پێڵووی چاوەکانی دەستیان مەجوڵە کرد. بە خۆچەمانەوە گوتم: دڵت بۆ گەڕێنرایەوە خاوەن شکۆ. دوو نیگای توندی کرد و ئەوجا سەیری منی کرد. گوتی: لەو باوەڕەدا بوون تۆ دووبارە منت گەڕاند بێتەوە بۆ ژیان. ئەی شازادە پیگۆری باشەکەم. هەموو ئەوانم بۆ باس کرد کە لە کۆشکدا ڕوویاندا بوو. ئەوجا ئەو دەستی بە ئاخاوتن کرد. گوتی: گریگۆری پیگۆری، گەیشتنی تۆ بە کۆشک نیعمەتێکی باش بوو. نووسینەکەی تۆ دەری خست کە مارمەکەکان چەند دزێکی دڵڕەق بوون. کاتێک تۆ دڵی پاشە دەستکەوتووە، واتە لە پێگەیەکی دروست دایت بۆ دەستکەوتنی شانشینەکەشی. هەر لەبەر ئەوەشە ئەو مارمەکانت پلانیان بۆ دزینی دڵی پاشا داناوە. من هەمیشە ئەوم زانیوە کە مارمەکەکان بە خواردنی گەرای بۆق دەژێتەوە. بەڵام خواردنی گەرای بۆق لە خواردنی سەرمەکتە باشتر نییە. خواردنی سەرمەکتەش هەمان شتە لەگەڵ خواردنی بۆقێکی زیندوودا. ئاگات لە منە؟ گریگۆری پیگۆری؟ هەروەها ئێمە هەمومان ئەوە دەزانین ئەوەی بۆق بخوات هەر بە تەواوەتی وەک ئەوەیە شازادەیەکی سەرنجڕاکێش بخوات. ئەوەش کە شازادەیەکی سەرنجڕاکێش بخوات هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ خواردنی گۆشتی خوێنی پاشادا. پێم وابوو ئەو ئاخاوتنێکی تەواو جددی بێت، بە تایبەتی لەبەر ئەوەی جددیتی بوو بە وشەی خوێن کۆتایی پێهێنا. کاتێک لە ئاخاوتنەکە تەواو بوو گوتی: لەگەڵ من داوەرە ئەی شازادە پیگۆری ئازا، با بەرەو زیندانی ژێرزەمینەکە بڕۆین بۆ ڕزگارکردنی ئەمپینی جنۆکە. هەروەکو سوپاسگوزارییەک بۆ ئەو بۆ دروستکردنی ئەو هەموو کێکی مرەبا و مرەبایە بە شلیکەکانی باخچەکەی. بەشی 8. خولەکە. ئەو ڕاڕۆیی بۆ زیندانی ژێرزەمینی کۆشەکە دەچوو ڕێگەیەکی درێژ بوو. پاشا بە شێوەیەک ماندوو بوو کە توانای ڕاکردنی لەبەر بڕابوو. منیش لاخەکانم کەمێک ئازاریان دەهات. کاتێک بە درێژایی ڕێگەکە دەڕۆشتین، پاشا گوتی: پیاوێکی پیر و کوڕێکی گەنج هەروەکو دوو براوان. سێرێکی کردم، بەڵام نەمدەزانی مەبەستی چییە. ئەوجا بەردەوام بوو: توانای کوڕەکە ساڵ بە ساڵ زیاد دەکات، بە هەمان شێوە پیاوە پیرەکە ساڵ بە ساڵ لە دەستی دەدات. بەڵام لە ئێستادا هەردووکمان توانامان یەکسانە. بەو شێوەیە ئەوە شتێکی زۆر گونجاوە لەگەڵ یەکدیدا پیاسە بکەین. لە ناکاو کاتژمێرێک دەستی بە زەنگلێدان کرد. دینگ دانگ دینگ دانگ. 10 زەنگم ژمارد. پاشا بەجددی گوتی: ئەوە کاتژمێری کۆشکەکەیە. هەموو کاتژمێرێک بە بیرمان دێنێتەوە کات تێدەپەڕێت. دەستی بەسەرمدا هێنا و بەردەوام بوو: بەڵام لە ڕاستیدا ئەوە کات نییە کە تێدەپەڕێت کوڕم. کات نییە؟ ئەوە ئێمەین. بەبێ خەڵک کات هیچ واتایەکی نییە. پرسییم: کەواتە کات کاری چییە؟ کات هەموو برینەکان ساڕێژ دەکات، برینی نوێش هەڵدەکۆڵێت. گوتم: کەواتە کات باشیشە و خراپیشە. بەڵێ هەردووکیانە. کەمێک باش ئەوە لە بەردەم دەرگایەکی ئاسنینی ژەنگاویدا وەستا. چەند پلەکانیەک دەرکەوت کە بەرەو ژێرزەمینەکە دەچوون. دەرگاکە لە کاتی داخستنەوەیدا جیڕێکی لێوە هات. ئەوجا دەستی پاشای میهرەبانم گرت. پلیکانەکان هێندە تاریک بوون کە دەبوو هەستیاریانە پێیاندا بڕۆینە خوارێ. هەردوو خۆمان لە ژێرزەمینەکەدا بینیەوە. ئێستاکە بینینی ژێرزەمینەکە کەمێک ئاسانتر بوو، چونکە چاوەکانم بە تاریکیەکە ڕاهاتبوو. سەر زەویەکە بە کاتژمێری کۆندا پۆشرا بوو، هەندێکیش لە کاتژمێرەکان بە تۆز و تەونی جاڵجاڵەکە ڕووپۆش بوون. کەمێک تەڕ و بۆگەن بوو. پاشا گوتی: لێرەدا کات بە تەواوەتی دەوەستێت. قسەکەی تەواو نەکرد کە یەکێک لە کاتژمێرەکان دەستی کرد بە چرکەچرک. پاشا دووبارەی کردەوە: بە تەواوەتی وەستاوە، چونکە خۆشاردنەوە لە کات شتێکی شیاوە. کەسێک کە چاوشارگێ لەگەڵ کاتدا دەکات تەنها چاوشارگێ لەگەڵ خۆیدا دەکات. هەوڵمدا بیر لە هەموو ئەو شتە ژیرانە بکەمەوە کە پاشا گوتبووی. من جارێک لە کەسێکم بیستبوو کات بە هێواشی دەڕوات، بەڵام هەرگیز ناکاتە بەردەم دەرگاکەم. ئێستاکە لە حیکمەتی ئەو مەسەڵەتە گەیشتم. کاتێک بۆ پێشەوە بۆ دواوە، بۆ سەر و بۆ خوارەوە ناڕوات. کات لە ڕێگەیەکی تەواو جیاوازەوە تێدەپەڕێت. لە ناکاو پاشا بەدەنگی بەرزە و گوتی: بوەستە. بەهێمنی خۆم لێ نزیک کردەوە.
ئاماژەی بۆ کرێکی گەورە کرد. هیچ بربەسێک بە چواردەوریدا نەبوو. پێما بوو ئەوە زیندانی ژێرزەمینەکە بێت. هەرزوو پاش ئەوە گوێمان لە ناڵی ئەمپینی جنۆکە بوو. لەسەر سکرا کشابووم و چاوم بڕێ تاریکەکە. دەوژمێکی ساردی با بەردەم و چاوم کەوت. سیخوڕی خوارەوێکی دوورم بۆ هاوڕێکەم دەکرد، بەڵام هیچ شێرێکم لە خوارەوە نەبینی. ئەو گیان لەوەرانی لە نێمچە ڕووناکیەکاندا تەبوتۆزێکیان دروست کردبوو، تەنها کۆمەڵێک جرتی گاڵتەجار بوون. پاشای میهرەبان پێتێکی درێژی دۆزیە و شۆڕی کردەوە بۆ ناو کونەکەم. لە ناکاو گرێدرا. ساتێ دواتر ئەمپین لە کونەقوڵەکەەوە هاتە دەرەوە. دەبوو جرجەکان لە خۆی بکاتەوە بەر لەوەی بتوانێت بەڕێکی بوەستێت. ئەمپین بەترسەوە پرسی: ئایا جەنابتان خاوەن شکۆنین؟ پاشای وڵات. پاشا دوو کۆکەی بۆ کرد. ئەمپینی خۆشەویست، تۆ شتەکان نابینیت؟ ئەم شازادە پیگۆری ئازایە دڵمی لەژێر دەستی ئەو دزانە ڕزگار کرد کە دزی بیان. ئەو دزانە ژمارمێلکەکان بوون. چنۆکەکە بە خێرایی گوتی: مارمێلکەکان؟ ئایا بەڕاستی ئەوان دڵی پاشان دزی بوو مارمێلکەکان بوون؟ پاشا سەری بەڵێنی بۆ ڕاوەشاند. ئەمپین بەردەوام بوو: بەو شێوەیەش بێت ئەوە بە دڵنیایی و مارمێلکەکان مناڵەکەی دڵیان هەڵگرتووە. مەبەستم لە شازادە خاتوون ئارۆرایە. ئەگەر هەڵەیەکی گەورەم نەکرد بێت، ئەوە ئێستا ئارۆرا لە ناو قوڵەیەکی بەرزی پەیوەند کراوە. من ئەوم لە کتێبێکی زۆر کۆندا خوێندوتەوە. بۆمان دەرکەوت دەبێت بە خێرایی بڕین بۆ قوڵە بەرزەکە. لەسەر پەنجەی پێ هەموو کاژمێرە کۆنەکانمان تێپەڕاند و بە خێرایی بە پلیکانەکاندا سەرکەوتین. بۆ لای دەرگا ئاسنی نەژەنگ گرتووەکە. هەش مارمەکەی قەڵەو لە ڕاڕەوەکەی سەرەوەدا ڕیزان گرت بوو. پاشا بە دەنگێکی هاوڕێیانە گوتی: سڵاو مارمێلکە ئازیزەکانم، ئایا ئێوە هێندە میهرەبان دەبن کە ڕێگەی ڕۆشتنمان بدەن؟ ئەو مارمێلکەی لە هەمویان گەورەتر بگوتی: بمان بەخشە، بەڵام ڕێگە بە یەک کەس نادرێت هەنگاوی دیکە بڕوات. ئێستاگە ئێمە کۆنتڕۆڵی کۆشکمان لەژێر دەستایە. پاشا هێندە خەمبار بوو کەنی دەتوانی شتێک بڵێ. پاش ماوەیەکی زۆر گوتی: ئایا چۆن دەتوانن بەو شێوە یاخی ببن؟ ئەوە من بووم لە ڕۆژە سەختەکاندا لە دەریاچەی ساردەکەی نێودراوم بۆ دەکردن. ئێوە لێرە لە کۆشکەکەدا ئاگاداری کراون و بە گەرمی و بە باشی پارێزراون. ئێستاکە من فەرمانتان پێ دەکەم ڕێگەی ڕۆشتنمان بدەن تاوەکو ئێمە شازادە خاتوون ئارۆرای ڕزگار بکەین. مارمێلکەکە سەری لەخاند. لە ئێستا بەدواوە ئێمە تەنیا فەرمان لە شاژن وەردەگرین. بەڵام ئێمە لێرەدا بەنیێنی خۆمان شاردوتەوە تاوەکو گوێ لە سەرجەنشنەکانی نەگرین. مارمێلکەکە وستی دیسان پاڵمان پێوە بنێتەوە بۆ ناو ژێرزەمینەکە. بەڵام وێران بڕۆمە پشتیوە بە خێرایی لە نێوان قاچەکانیدا تێم تەقاند. دویان سێ مارمێلکەی دیکە بە خێرایی بەجووی من کەوتن. یەکێک لەوان ڕێمێکی تێگرتم کە ڕێک بەر دیوارەکەی سەر و سەرمەوە کەوت و بە لەرەیەکە و بەوێ جێگیر بوو. بەڵام دەبوو شازادە خاتوون ڕزگار بکەم. هەر پاش ئەوە خۆم لە هەموو مارمێلکەکان ڕزگار کرد، هەروەکو ئەوەی کە چۆن ئەمپینم خۆی لە جرجەکان ڕزگار کرد لە کاتی هاتن دەرەوەی لە زیندانی ژێرزەمینەکە. هیچ فکرێکم بۆ دۆزینەوەی ڕێگەی قوڵەکە نەبوو، بەڵام بڕیارمدا هەر کات کۆمەڵێک پلیکانم بینی پێیاندا سەر بکەوم. لە کۆداییدا خۆم لە سەرکەوتم بە کۆمەڵێک پلیکانی لولپێکی دەنگدا بینیەوە. پلیکانەکان بەرەو ژوورێکی بچووکی ناو قوڵە دەچوون. لە ناوڕاستی ژوورەکەشدا قەفەزێکی لێبوو. قەفەزەکە هێندە گەورە بوو کە جێگەی شازادە خاتوون ئارۆرای تێدا بێتەوە. لە بیری خۆمدا گوتم: ئەگەر لە کاتی خۆیدا نەهات بام، بە دڵنیایە هەر زوو لەبەر تەنگی شوێنەکە دەمرد. چونکە هێشتا شازادە خاتوون لە گەورەبووندا بوو. شازادە خاتوون تەواو بە بێدەنگی ڕاکشا بوو. هەروە دەردەکەوت خەوی لێ کەوت بێت. لە نیمچە تاریکیدا قژە ئاڵتونەکەی هەروەکو تیشکی خۆر بە دەموچاوی هاتبووە خوارێ. بەڕووخۆشیەوە چرپاندم: ئارۆرا، من لە قوڵی ژێرزەمینەکەەوە هاتووم بۆ ڕزگارکردنی تۆ. هەرکە ئەوەم گوت، ئارۆرا چەند توانای هەبوو هەستا، بەڵام نەیتوانی بە تەواوەتی هەستێتە سەر پێیەکانی. قەفەزەکە کەمێک لە قەفەزی باڵندە گەورەتر بوو. بە دەنگێکی پڕ لە داخ و گەسەرە گوتی: هەر دەمزانی لە کۆتاییدا دەمدۆزیتەوە. ئەوم بەبیر کەوتەوە جارێک فلۆرا شتێکی لەو بابەتەی گوت. لە کاتێکدا لە ماڵی ئەوان یاری چاشارکێمان دەکرد، پاش گەڕان و گەڕانێکی زۆر کە تاوی بەیانەکە بە دوویدا گەڕام، لە کۆتاییدا لە ئەمبارەکەدا دۆزیمەوە. ئەو جابینم قەفەزەکە بە قوفڵێکی بەهێز تونند کرابوو. شازادە خاتوون گوتی: دەبێت کلیلەکە تاقی بکەیتەوە تا بزانی بۆی دەبێت یاخود نا. لە تەلەکانی قەفەزەکە و دەستی لە من نزیک کردەوە بە دەزوێک شتێکی لە ملم ئاڵاند. دەستم لێدا و هەستم کردەوە کلیلی خانووکەمانە.
پەتەکەم لە ملمدا ناو کلیلەکەم لەسەر قوفڵەکە تاقی کردەوە. بۆ سەرسوورهێنانی من کونی قوفڵەکە ڕێک گونجاو بوو لەگەڵ کلیلەکەدا. شازادە خاتوون بە دڵخۆشیە پێدەکەنی کاتێک لە قەفەسەکە دەمهێنایە دەرەوە. بەڵام لە ناکاو گوێمان لە خشپەی پێبوو کە بە پلیکانەکاندا سەر دەکەوت. ئەوجا شازادە خاتوون لە پێکەنین وەستا. بە چرپە گوتی: مارمێلکەکانن. بە خێرایی شازادە خاتوون لە پشتی دەرگاکەوە شاردەوە و پەنجەرەی گەورەی خوڵەکەم کردەوە. لەوێدا بینم 2 مارمێلکە بە شەقاوی خێرا دەهاتن بەرەو ژوورەکەم. لەو کاتەدا کە یەکێک لە مارمێلکەکان هەوڵی گرتنی دەدام، بە کارەمایی بەرەولایەک بە خێرایی هەنگاوم ناو لە ناکاو مارمێلکەکە لە پەنجەرەکەەوە بۆ هەموو نهۆمەوە کەوتە خوارێ بۆ ناو گۆڕەپانی کۆشکەکە. گوێم لە دەنگی مارمێلکەکە بوو کاتێک دای بە زێوێکەدا. مارمێلکەکەی دیکە ویستی پاڵم پێوە بنێت بۆ ناو قەفەزەکەم، بەڵام هەروەکو مار خۆمم لێ لول کرد. ئابا و شێوە لە جیاتی من مارمێلکەکە خۆی کەوتە ناو قەفەزەکەوە. ئەوجا خۆم هەڵدا بۆ کلیلەکە و لەناو قوفڵەکەدا بامدا. مارمێلکەکە هاواری دەکرد و دەکروزایەوە. ئەوجا لەسەر ئەژنۆکان و مەستام و چاوم بڕێ ناو قەفەزەکە. گوتم: دەبێت بە هەر شێوەیەک بێ مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەیت کە مامەڵە لەگەڵدا دەکەن. تۆ هەوڵی ئەوەدا من بخێتە ناو قەفەزەکەوە. کەواتە ئەوەش دادوەرانەیە کە منیش هەوڵی هەمان شتم داوە. گوتی: ڕێگەم دەبڕۆمە دەرەوە. ئەی شازادی پیگۆری گەمژە. بۆ ساتێک بیرم کردەوە و ئەوجا وتم: دەبێت هەڵبژێریت لە نێوان مانەوت لە قەفەزەکەدا یان بە دوورکەوتنی هاوڕێکت بۆ ناو پەنجەرەکە. هەموو وەڵامەکەی جگە لە کۆمەڵێک بۆڵەبۆڵ شتێکی دیکە نەبوو. بەڵام دەتوانم بڵێم مەبەستی ئەوە بوو وا باشتر بێت لە ناو قەفەزەکەدا بمێنێتەوە. کلیلی قوفڵەکەم خستە سەر زەوێکە. بەو شێوە بەلانی کەمەوە مارمێلکە داماوەکە ڕێگەی گێیفۆرگرتنی هەبوو لە تەماشاکردنی کلیلەکە بۆ ئازادکردنی. ئەوجا ئارۆرا لە شوێنە شاراوەکەی هاتە دەرەوە. بەشی 9. بڵێسەی ئاگری ناوەڕاستی هاوین. بەهێمنی لە پلیکانەکانی قوڵە بەرزەکەەوە خۆمان خشاندە خوارەوە. خۆشبەختانە لەو گوردا تەنگەدا هیچ مارمێلکێکمان بەدی نەکرد کە هیچ پەنجەرێکی لێ نەبوو بۆ هەڵدانە خوارەوەیان یان هیچ قەفەتێکی لێ نەبوو بۆ زیندانکردنیان. پرسییم: بیرەنهێنەکە لەکوێیە؟ کاتێک ئەوم گوت بیرەکەی فلۆرام هاتەوە یاد کە ڕێک لە پشتی خانۆکەیەوە بوو لە خواری باشوور. هەندێک جار بەردی گەورەماندا دەبرد و دەمانخستە ناو بیرەکەوە. ئەمە جگە لەوەش کە دەمانزانی ڕێگە پێدراو نین بۆ کردنی کارێکی لەو جەشنە. ڕۆژێک کە بابە گەورە بەسەردان لەوا بوو، دایکی فلۆرە لە کاتی ئەو تاوانەدا گرتنی. فەرمانمان پێکرا بەبێ هیچ ژەم خواردنێک بخەوین. بەسەر ئێمەدا قیژاندی و گوتی: ڕێک بڕۆم بۆ سەر جگەی خەوەکەتان. بابە گەورە پێی وابوو ئەوە سەگی دادوەرانە بێت و خراپترین سزاش بێت. ئەو شەوە بە گریانەوە خۆم لێکەوت. شازادە خاتوون بە ڕوخسارێکی سەرسامانە لی دەڕوانیم. هەروەکو پلەی پێشتر چەندین جار باسی بیرەنهێنەکەمان کرد بێت. بەڵام پێی گوتم: مارمێلکەکان شاژنیان لە بیرێکی نهێنیدا حەشار داوە تا گوێ لە سەردەنیشتەکانی نەگرن. کاتێک وەڵامی دامەوە ئێمە لە گۆڕەپانی بەردەم کۆشکەکەدا بووین. گوتی: چەندین بیر لە بەخچەکەی پاشادا هەیە. دۆزینەوەی بیری مەبەست کارێکی ئاسان نییە. ڕامان کرد بۆ گەورەترین باخچە کە لە تەمەنمدا بینی بێتم. کورسی درێژی سوور لە هەمان شوێندا هەبوو. بۆقە گەورەکان بەناودار و کورسی درێژەکاندا بازان دەدا و لە گیاسەوزەکان دەخوارد. یەکەم جار کەمێک گومانم لیان هەبوو. بەڵام شازادە خاتوون پێی گوتم: ئەو بۆقانە ترسناک نین. ئەو بۆقانە تەنها یەک خۆی خراپیان هەیە. ئەویش ئەوەیە کە زۆر شەیدای منداڵن. بەجۆرێک کە حەز دەکەن خۆیانیان بۆ هەڵبدەن و دەموچاویان بلێسنەوە. زۆر بەسەر تەواوبوونی قسەکەیدا تێنەپەڕی کە 2 بۆق بەرەو ڕوومان بازیاندا و دەستان بە لێسانەوەی دەموچاومان کرد. هەروەکو ئەوەی ئێمە خۆراکی بۆق بین. شازادە خاتوون ئارۆرای بە فەرمانەوە پێی گوتن: بۆ خوارەوە. لەوێدا بۆقەکان گوێڕاڵە نەڕۆشتن و دووبارەش و نۆژێردارەکان. یەکەمین بیر کە تاماشامان کرد جگە لە سەرمەکتە شتێکی دیکەی تێدا نەبوو. بە دڵنیاییەوە بیری دواتر زۆر نهێنی دەردەکەوت چونکە لە پشتی چەندین دەوەنی ئەستوورە شادرابەوە. شاژن لەو بیرەشدا نەبووم.
بەڵام هێندە ماسی بازبازینان تێدا دەکرد کە لاقەکانی من و شازادە خاتوون بە ئاوەکە تەڕ بوو. بۆ گەیشتن بە بیری سێم دەبوو لە کێڵگەیەکی پڕ لە گێی درێژ بپەڕینەوە. گایەکان بە شێوەیەک درێژ بوون کە دەیانتوانی ختووکەی لوتمان بدەن. پێم وابوو نوقمی ناو گیایەکە دەبم. هەرزوو گوێمان لە دەنگێکی ڕق و ناخۆش بوو. بۆ ساتی دواتریش چیخوورمان بەسەر بیرێکی دیکەوە دەکرد. لە تەنیش بیرەکەەوە وەستاین و تەماشای خوارەویمان کرد. هەموو ئاوی ناو بیرەکە بەتاڵ کرابوو، بەڵام لەسەر بەردە گەورەکانی ناو بیرەکە شاژن و شازادە گارەمان دانیشتە بوون. دەست و لاقیان بەسترا بوو، بە ملپێچ دەمیان بەسترا بوون. بەو شێوە نیان دەتوانین داوای یارمەتی بکەن. هەر کە شاژن جایی بە ئێمە کەوت گوتی سەرم سوڕما بوو لەوەی دەبێت چۆن ڕزگاریان بکەین. ئەو جا فکرەیەکم هەبوو. بە ئۆرۆرام گوت تۆ زۆر لە کەسێک دەچی ناوی فلۆرایە. ئەو کەسەش گروستێکی بازدانی هەیە کە پێی دەگوترێت گروسی شۆڕکردنەوە. پێویستی نەگەر یەک شتی دیکە بڵێم، چونکە یەکسەر ئەرۆرا دەستی کرد بە ڕاکردن بە ناو گیای درێژەکاندا. ئەو جا ڕاکشام و تەماشای زیندانیەکانم کرد. شاژن دووبارە گوتی هەرزوو ئەرۆرا بە گروسی شۆڕبوونەوەکە گەڕایەوە. سێرێکی گروسەکەمان فڕێدایە ناو بیرەکەوە، بەڵام تەنها پێوی هەڵوەرسرا و شتێکی دیکەی ڕووی نەدا. لەبەر ئەوە شاژن و شازادە دەست و لاقیان بەسرا بوو. گوتم دەبێت بڕۆمە خوارە و ڕزگاریان بکەم. کاتێک دەستم بە ڕۆژنە خوارەوە کرد، ئەرۆرا بە هەردوو دەستی گروسەکەی گرتبووم. کاتێک گەیشتمە بنکی بیرەکە تێڕامام. زۆر لەسەر و خۆمەوە دەرکم بە ئەسمانێکی بچووک و خڕ دەکرد. لەوێشەوە پرچی فریشتەکەی شازادە خاتوونم دەبینی کە شۆڕ بووبووەوە. بە شێوەیە کە شازادە خاتوون لەسەر سکی ڕاکشا بوو تەماشای خوارەوی دەکرد. بە خێرای ئەو پەتەم کردەوە کە بەتوندی لە ناوقەدی شازادە بەسرا بوو. ئەو جا ملپێچەکەیم لە دەمیدا ماڵێ گوتی هاتنە خوارەت بۆ لای ئێمە کارێکی ئازایانە بوو، بەڵام چۆن دووبارە بتوانین بڕۆینەوە سەرەوە؟ ئەو جا پەتەکەی لە لاقی کردەوە و دایکیشی ڕزگار کرد. گوتم ئەی نابێنی شازادە خاتوون لەسەرەوەیە؟ گارامان سەری ڕاوەشاند. چۆن شازادە خاتوونێکی بچووک دەتوانێت شاژنێکی گەورە لە بیرێکی قوڕ ڕابکێشێتە دەرەوە؟ گوتم ئەو توانی من بنێرێتە خوارەوە، وانییە؟ لە پێشدا من سەر دەکەومەوە. ئەو جا ئێمە گروسەکە بۆ تۆ شۆڕ دەکەینەوە، دواتریش بە هەرسێکمان دەتوانین شاژن ڕابکێشینە سەرەوە. شازادە لوتی لەو فکرەیە خوار بوو، بەڵام دەشیزانی دەبێت هەوڵ بدەین. هاوارم بۆ ئەرۆرا کرد و گوتم دەبێت بە هەردوو دەستت بەڕێکی توند گروسەکە بگریت و من ڕابکێشیتە سەرەوە. بەتوندی گروسەکەم گرت. هەموو شتێک لە سەرەتادا باش بوو، بەڵام کاتێک خەریب و دەگەیشتمە نیوەی ڕێگەکەم لە ناکاو سەرکەوتنەکە بوو بە زەحمەتێکی زۆر بۆ شازادە خاتوون. دووبارە کەوتمەوە ناو بیرەکە. خەریب و ئەرۆراش بکەوتەوە ناو بیرەکە. شاژن بە تووڕێ گوتی ئاخ لە ڕاستیدا ئێستاکە وەختی گەمەی شەڕاڕاکێشان نییە. بەلێی بزانێت ئازارم گەیشتۆیان نا؟ ئەوەی گوت. بیرم لەوە کردەوە چۆن بابە گەورە بەلەمەکەی لە ئاوەکە ڕادەکێشایە دەرەوە. هاوارم بۆ شازادە خاتوون کرد و گوتم هەوڵ بدە گروسەکە لە دارێک بەئاڵێنیت. هەرزوو توانی لە بیرەکە ڕامکێشێتە دەرەوە. ئەو جا من و ئەرۆرا گروسەکەمان بۆ شازادە شۆڕ کردەوە. زۆری پێ نەچوو، شازادەش هاتە سەرەوە. تەنیا شاژن لە خوارەوە مابوو. هەرسێکمان ڕاکشان و تەماشای شاژنمان دەکرد. بە فەرمانەوە گوتی هەر ئێستا لێرە بمبەنە دەرەوە. گروسی شۆڕکردنەوەکەمان هەڵدایە خوارەوە و شاژنمان لە بیرەکە ڕاکێشایە سەرەوە. شاژن زۆر قورس بوو. گارەمان شمشێرەکەی لە کیفەکەی هێنایە دەرەوە گوتی ئێستاکە دەبێت پاشا ئەمپێنی جنۆکە لە نەفرینی مارملکەکان ڕزگار بکەین. ئەو جا بە هاوارەوە گوتی بەرەو گۆڕەپانی کۆشک. بەناو گیا درێژەکان ڕۆیشتین. ئەو جا هێندە بە خێرایی بەناو باخچەکەی پاشادا ڕامان کرد کە هەموو بۆقەکان ناچار بوون دەست بە قیرەقیر بکەن. مارملەکەکان ئاگرێکی بڵەسەداری ناوڕاستی هاوینیان لە گۆڕەپانی کۆشەکە کردبووەوە. هەر کە گەیشتینە ئەوێ، پاشا ئەمپینی جنۆکە لە پلیکانەکانی کۆشکەکەەوە دەهێنرانە خوارەوە. ئەم پێی قیژاندی ئەم بەنیازن لەم ئاگرە بڵەسەدارە بمانسوتێنن. شازادە بەرووڕی مارملەکەکان ڕایکرد، بەڵام بەر لەوەی بتوانێت شمشێرەکەی بەکاربێنێت، سەربازەکان بەرووڕی ئەو ڕایان کرد و دەستیان بەسەردا گرت. شاژان بە هاوارەوە گوتی مارمێلکەکان ئەمە سنووری ئێوەیە. ماوەیەک زۆر بە لە ئێستا فەرمانم پێکردن بڕۆم بۆ زیندانی ژێرزەمینەکە.
ئایا فەرمانم پێ نەکردن؟ لەگەڵەوەدا هەموو ئامادەکاریەکانی بڵێسی ئاگر لە ناوڕاستی هاوین کۆتایی پێهات. مارمێلکەکان بە خێرایی پاشا و شاژن و ئەمپینیان ئازاد کرد. تەنانەت هەندێکیان دەستیان کرد بە ئاوکردن بەسەر ئاگرەکەدا. لە کۆتاییدا هەمویان بە دەموچاوی شەرمەزاری وەستا بوون و تەماشای شاژنی تووڕەیان دەکرد. شاژن بەردەوام بوو: هەر ئێستا بۆ زیندانی ژێرزەمینەکە. گوێم لە هیچ ئەگەرێک و بەڵامێک نەبێت. کەیفکردوون گەمەی ئێستا ئەمەیە. یەکسەر ریزیان بەست. بینیان بەو شێوەی گوێراڵانە شتێکی خۆش بوو. مارمێلکەکان بە ڕیزی ڕێک وەستا بوون و دەستیان کرد بە ڕۆشن بەسەر پلیکانەکانی کۆشکەکەدا. خوازاری زانینی ئەوە بووم کە ئایا مارمێلکەکان ڕێک ئەوە دەکەن کە شاژن پێی گوتون یاخود نا. هەر بۆ ئەو مەبەستەش لە دوورێکی سەلامەتەوە بە دویاندا ڕۆیشتم. لە کۆتاییدا کێشمە زیندانی ژێرزەمینەکە. مارمێلکەکان یەک بە یەک خۆیان هەڵدەدایە ناو کوونە ترسناکەکەوە. کەوتنە خوارەوەی هەر یەکێکیان لە ژێرزەمینەکەدا دەنگی دەدایەوە. لە کۆتاییدا دوای مارمێلکە خۆی هەڵدایە ناو چاڵەکەوە. منیش لە ژێرزەمینەکەدا بەتەنیا مامەوە. لەسەر سەگڕاکشام و تەماشای خوارەوەم دەکرد. گوتم: ئێستاکە ئەوەتان بەسەردا سەپێنراوە کە شایەنی بوون. ئێوە هێندە خراپ بوون کە ئێمە ناتوانین مارمێلکی ئێوە ئاسامان لە نێو کۆشکەکەدا هەبێت. ئەوجا هەستم کرد کە میزم دێت. ماوەیەکی زۆر بوو میزم نەکردبوو. ئەوجا لە قەراغی کوونەکە وەستام و دەستم کرد بە میزکردنە ناو زیندانی ژێرزەمینەکە. گوێم لە ڕمبەی شتێک بوو. هەمان ڕمبەش بێدەنگی ژێرزەمینەکەی شکاند. یەکەم جار وامزانی دەنگی دڵمە. بەڵام دواتر بووم دەرکەوت یەکێک لە کاتژمێرە کۆنەکان دەستی کردەوە بە چرکە چرک. ڕێگەم بەرەو پلیکانەکان گرتە بەر. هەر کە لاقم بۆ یەکەم هەنگاو لەسەر یەکەمین پلیکانەدانا، شتێک لە کاتژمێرێکی گەورە هاتە دەرەوە کە بە توێژاڵێکی ئەستور لە تۆزە و تەونی جاڵجاڵەکەدا پۆشرا بوو. ئەو شتێک لە کاتژمێرە گەورەکە هاتە دەرەوە گوتی: کوکو. ئەوە تەنها کاتژمێرێکی کوکو بوو. بە پلیکانەکاندا سەرکەوتم و دەرگای ئاسنەکەم تێپەڕاند. کاتێک چوومە ناو گۆڕەپانی کۆشکەکەوە، هەر وەکو حەوزێکی گەورە دەردەکەوت. ئاوێکی باش بۆ کوژاندنەوەی ئاگرە بڵێستەدارەکەی مارمێلکەکان بەکار هاتبوو. قاچەکانم بە تەواوەتی تەڕ بوون. کاتێک کە بەناو ئەو ئاوە گەرمەدا دەڕۆیشتم. بەشی دێم. کورسیە بەرزەکە. لە باخچەکەی پاشادا پاشا و شاژن و شازادە و شازادە خاتوون لە چواردەوری مێزێکی گەورە دانیشتبوون کە بە تایبەتی بۆ ئەو بۆنەی هێنرا بۆ دەرەوە. کاتێک بەڕووڕووی ئەوان دەڕۆیشتم، تێبینی ئەوەم کرد. هەموو شتێک بۆ گۆشت برژاندنێکی دەرەکی لە ئێوارەیەکی هاویندا ئامادە کراوە. بابە گەورە لە برژاندنی گۆشتدا بلیمەت بوو. تەنیا ئاواتم ئەوە بوو ئەویش لەگەڵ مندا کەیفی لەم ئێوارەی وەربگرتبا. ئەو لە ناکاو بەهۆی لە کارکەوتنی دڵیەوە مرد. ئەوە لە کاتێکدا ڕوویدا دایە کاتەکانی پشووی لە کۆشێکی فەڕەنسا بەسەر دەبت. من لە ماڵی دایە گەورە و بابە گەورەما بوومەوە. چوون بۆ ژووری دارنیشتنەکە بۆ لە ئامێزگرتنی شەوشادانی باوی من و بابە گەورە. لەسەر قەنەفە سوورەکە ڕاکشا بوو. هیچ جوڵەیەکی نەدەکرد. لە کاتێکدا قۆڵەکانم لە ملی ئاڵاندبوو بە خۆمەوە نووساندبوو. یەکەم جار پێم مابوو تەنیا پشوو دەدات، بەڵام کاتێک قسەم بۆ کرد وەڵامی نەدامەوە. ئەو جاوبانگی دایە گەورەم کرد. پاشان هەر لەو بەیانەیەدا بۆم دەرکەوت بابە گەورە مردووە. خۆشبەختانە پێویستی ناکرد خۆم لە بیرۆکەکان چڕ بکەمەوە، چونکە هەموو خێزانی شاهانە دەستیان بۆ ڕادەوەشاندم و دەیان گوت گوایە ئێوارە وەختێکی خۆش دەبینە سەر. ئەمە جگە لەوەی کات زۆر درەنگی کردبوو. دەبوو منداڵان زۆر بەر لەو کاتە بچوو بەنان سەر جێگەی خەوەکانیان. بە هەمان شێوەش ئەم بینیش لەسەر مێزەکە دانیشتبوو. هەر نوکە پیاوێکی بەهێزی لێبوو کە جلێکی فەرمی ڕەوانگداری لەبەردا بوو. پاشا گوتی: گەری گەوەری پێگۆڕی، دەکرێت ئەفسەری بەڕێوەبەری کۆشکت پێ بناسێنم؟ ئەو پیاوە بەهێزە جلەشینە فەرمیەکانی لەبەردا بوو، یەکسەر هەستایە و باژنەکانی پێی بێکدا جوت کرد. لە هەمان کاتە دەستی بەرز کردەوە بۆ لای برۆی و هەر بە شێوی سڵاوێکی سەربازانەی بێخەوش. هەتا توانیم بە شێوازێکی فەرمانە گوتم: زۆر خۆشحاڵم بەناسیێنێت. من هەرگیز پێشتر ئەفسەرێکی بەڕێوەبەرم نەبینی بوو.
بەڵام بەباشی ئەوم دەزانی کە ناتوانێت تەنها سڵاو یان هەلو لەگەڵ خەڵکانی لەو شێوەیەدا بەکاربێنیت، چونکە ئەفسەری بەڕێوەبەر خانەدانترین کەسە لەناو تاواوی شانشینەکەدا. منیش بە تەواوەتی خۆشحاڵم. هەر ئەوە بوو کە گوتی. ئەوجا دانیشمەوە. پاشا بە قەڵەمێک بە هێواشی کێشەی بە پەرداخی بەردەمیدا. پاشان گوتی: ئێستاکە کۆشک لە دەستی مارمەلکەکان ڕزگاری بووە. شتێکی گونجاو کە بۆ نانی ئێوارە لاقی برژاوی بۆقمان هەبێت. خۆم پێشتر هەندێکی خۆشکراوم لە لیستەکە داناوە. دەستی بۆ مەقەڵی گەورەکە ڕاکێشا. هیچی لێ تێنەگەیشتم. پاش هەموو شتێک پاشا خۆی گوتی کە خواردنی هەر شتێکی بۆق وە خواردنی گۆشت و خوێنی پاشا وایە. بەڵام پێشتر هەوڵی خواردنی ژەمێکی فەرمی و لێرەدا بووم. بەتەواوەتی سەرکەوتوو نەبووم لەبەر ئەوەی نەم دێوارە ناڕەزایی دەرببڕم. ئەفسەری بەڕێبەر لەو کاتە هەستا بە پەنجەی لەرزی و دۆشامژەکەی ئاماژەی بۆ من کرد و بەدەنگی بەرز گوتی: من ناڕەزاییم هەیە. ئەم شازادە پیگۆرێ کەمێک بەر لە ئێستا بیری لەوە دەکردەوە ناوێت ئەو خواردنە بخوات کە ئێمە لە کۆشکدا ئامادەی دەکەین. بە نائومێدی و تەماشای چواردەوری مێزەکەم کرد. لە ناکاو هەموویان زۆر خەمبار و جددی دەرکەوتن. شاژن بەتوندی سەری ڕاوەشاند. تەنانەت تاقەتی نەبوو سەرشانەکەشی بە دەوری شانەکانی ڕابکێشێت. گەرچی کەش و هەوا خەریب و بە تەواوەتی ساردی دەکرد. ئەفسەری بەڕێوەبەر دووبارە دەستی کردەوە بە قسەکردن. ئەو لێرە دانیشتۆ داغ لەو ڕاستیە دەخوا کە شاژنی بەرگی سەرەوەی نەپۆشیوە. بڕیارمدا بۆ ماوەیەک بیر لە هیچ شتێکی دیکە نەکەمەوە. بەڵام هەر پاش ئەوە شاژن گوتی: پێم وابێ دەبێ ڕوونی بکەینەوە. بۆچی ئێمە ئەفسەرێکی بەڕێوەبردنمان لە کۆشکدا دامەزراندووە؟ ئەو تەنها نامەکان ناخوێنێتەوە، بەڵکو بیرکردنەوەکانی خەڵکیش دەخوێنێتەوە، چونکە هەموو خراپەکاری و شەڕانگێزیەک لە مێشکەوە سەر هەڵدەدات. بینیم چۆن جەنگەکەم دۆڕاند. لە بیری خۆمدا گوتم: کۆنتڕۆڵکردنی ئەوانەی لە مێشکدایە مەشقێکی باشی دەوێت، نەگوتنی شتی خراپ زۆر ئاسانترە. ئەفسەری بەڕێوەبەرەکە گوتی: شتی خراپ هەمیشە لێرە دەست پێ دەکات. خۆی بەسەر مێزەکەدا چەماندەوە دەستی لە ناوچەوانمدا. سەیرێکی پاشای میهرەبانم کرد، بەڵام تەنانەت ئەیش بە تەواوەتی جددی دەردەکەوت. گوتی: شازادە بیگۆرێ باشەکەم، شاژن بڕیاری ئەوەی داوە کە تەنها دانیشتنێکی هێمنانە لەسەر مێزەکە بەس نییە. ئەگەر شازادەیەک بێت لێرە لە کۆشکەکەدا باش بیگۆزەرێنێت، دەبێت فێری ئەوە بێت چۆن کۆنتڕۆڵی بیرۆکە قوڵەکانی بکات. شاژن و ئەفسەری بەڕێوەبەر تند و تیژانە سەری قایلبوونیان ڕاوەشاند. بەڵام ئەمپێنی ژنۆکە هەستا بە هێواشی کێشەی بە پەرداخەکەیدا. ئەوجا دەستی کرد بە قسەکردن. بەڕێزانی خانەوادی شاهانە، بە دڵنیایی ئەو نعمەتێکە ئەگەر هەموو کەسی بێگەردانە بجوێت، بیر بکاتەوە و کار بکات. بەڵام کاتێک ئێوە بە ئاگایانە و بە جوانی لەسەر مێزەکە دانیشتون، دەبێت ڕێگە بدەن لە یەک کاتە تەنها قسە لەسەر یەکشت بکرێت. ئەم شازادە پیگۆریە دەبێت وەکو هەموو کەسێکی دیکە فێری ئەوە ببێت کۆنتڕۆڵی بیرەکانی خۆی بکات. بەڵام ناکرێت بەرپرسیار بکرێت لە ئاسی هەموو ئەو شتانی لە کۆشکدا ڕوودەدەن. دەموچاوی شاژن گرژ بوو. بە پەنجەکانی دەستی کرد بە تەپڵ لێدان لەسەر مێزەکە. ئەفسەری بەڕێوەبەر پرسی: ئایا بەڕاستی دەتەوێت گریگۆری پیگۆری ڕێگەی پێ بدرێت لێرەدا بنیشێت لە کاتێکدا بیر لەوە بکاتەوە کە شاژن ناشرینە؟ ئەوەش کە شاژن دەیکات بە تەواوەتی بەیوندی بەخۆیەوە هەیە. ئەمپین بەردەوام بوو. ئەوە بە دەگمان سیر دەردەکەوێت کە شازادەیەکی داماوی دارستان سەری سوور بمێنێت. لە کاتێکدا ئەو هەموو شتە سەیرانە دەگوترێن. بەڕێوەبردنی کۆشکێکی تەواو بۆ کوڕێکی بچوو شتێکی ئاسان نییە. شاژن لەسەر کورسەکەی هەستا و خۆی بەسەر مێزەکەدا لار کردەوە. ئاماژەی بۆ من و ئەمپین کرد. لە ناکاو گوتی: باه، خەریکە ئارامم نامێنێت بەدەست ئەم هەموو قسە پوچانەوە. دەتوانی ئەم کێشەی زۆر بە ئاسانی چارەسەر بکەین و بەناردنی ئەم شازادە پیگۆری ئەمپینی جنۆکەیە بۆ ناو زیندانی ژێرزەمینەکە. ڕێک لەم کاتەدا هەمیشە گوتومە ئەندامانی نوێ بە خێراتیان لێ ناکرێت. هێمنێکی تەواو باڵی بەسەر مێزەکەدا کێشا. تەنیا شازادە خاتوون ئارۆرا وا دەردەکەوت کە تێبینی هیچ نەکات. لە جیاتی ئەوەی وەک ئەوانی دەکە خەمبار دەربکەوێت، ڕۆژ بۆ لای مەقالەکە و قاچێک بۆقی هێنا و بەباشی دەی لێسایەوە.
پاشا بە پاندانەکەی بە هێواشی کێشای بە پەرداخەکەیدا. ئەوجا دەستی کرد بە قسەکردن. شاژنی ئازیزم، دەبێت من لەسەر یاساکانی کۆشک سوور بم. لەبەر ئەوە نە شازادە پیگۆری و ئەمپینی جنۆکەش ناندرێن بۆ زیندانی جێرزەمینەکە هەتا یاسان بەسەردا نەسەپێندرێت. بەڕێزی ئەفسەری بەڕێوەبەر، تۆ خۆت دەزانی چی بکەیت. ئەفسەری بەڕێوەبەر هەستا و پاژنەکانی پێی بێگدیدا نووساند. ئەوجا لە پلیکانەکانی کۆشکەوە دیار نەما. هەر ڕوو گەڕایە و کورسێکی بەرز لەگەڵ خۆیدا هێنابوو. کورسێکی لەسەر گیاکە لە بەردەمی خانەوەدەی شاهانەدا جێگیر کرد و پێیدا هەڵزنی. ئێستاکە ئەو لەسەر هەموومانەوە دانیشتبوو. ئەفسەری بەڕێوەبەر گوتی: ئەمە بەرزترین کورسی کۆشکە. ئەگەر هەر کەسێک لەم کۆمەڵەیەدا ناڕەزی لەسەر ئەمپینی جنۆکە و هاوڕێکەی گریگۆری پیگۆری هەیە، ئێستا دەتوانێت قسە بکات. شاژن دەستی کرد بە هەڵسان و دانیشتن، هەروەکو ئەوەی بڵێت هەموو دنیا ئاو بردوێتی و ئەفسەری بەڕێوەبەر ڕزگاری کردووە. ئەوجا شاژن گوتی: لە ڕاستیدا نەدەبوو ئەمە بڵێم، بەڵام هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لە هەموو ناخۆشەکان بکات کە تەشتومانە. لەو کاتەوەی ئەم شازادە پیگۆرەی گەشتوۆتە ئێرە. ئەمپین بەسەرڕێوە گوتی: خاتوونی گەورە، ئەوە بەڵگە نییە. دەبێت بیسەلمێنی کە ڕوودانی ئەو شتە ناخۆشانی لە کۆشکدا هەڵەی شازادەی پیگۆریە. شاژن بەردەوام بوو: زۆر باشە، بەو شێوەیە منیش دەست بە پرسیارکردن دەکەم لە گریگۆری پیگۆری تا بزانم گەر بە تەواوەتی بەگەمژەم بزانێت. پێش ئەوەی لە بیرکردنەوە بوەستم دەربارەی ئەوە، وەک بڕێنە گوتم: بە هیچ شێوەیەک خاتوونی گەورە. ئەوجا بیرم لێ کردەوە وەبزانم پێم وابوو ئەوە بە تەواوەتی گەمژە بێت. بەڵام هەر بە تەواوەتی گەمژە نا، بەڵکو ترسناک و خراپیشە مامەڵەکردندا. شاژن بە دەنگی بەرز گوتی: بەڕێز ئەفسەری بەڕێوەبەر، ئایا هێندە میهرەبان دەبیت کە بیرۆکەکانی شازادەی پیگۆریم بۆ بخوێنیتەوە؟ ئەفسەری بەڕێوەبەر یەکەم جار تەماشای من و پاشانیش تەماشای شاژنی کرد. ئەوجا گوتی: پێی وایە شاژن بە تەواوەتی گەمژەیە و لە مامەڵەدا ترسناک و خراپە. شاژن گوتی: سپاس، کەواتە ئێستاکە سەلماندم. کە شازادە پیگۆری درۆ دەکات، ئەوانەی درۆ دەکەن دزیش دەکەن. بە هەمان شێوە ئەوانەی دزیش دەکەن دەبێت بەبێ دواکەوتن بخرێن ناو زیندانی ژێرزەمینەکەوە. ئەو ماقوڵ دەردەکەوێت بۆ منیش تەنها چاوم بڕی بۆ گیاکە. بەڵام پێم وا بوو شازادە و شازادە خاتوونیش شتێک بڵێن بۆ ڕزگارکردنی من. هەر هیچ نەبێ لەبەر خاتری ئەوەی من پێشتر چەندین جار ڕزگارم کردبوون. شازادە خاتوون بەردەوام بوو لەسەر مژینی قاچی بۆقەکە، هەروەکو فلۆرا و قاچە مریشکەکەی. لە کاتێکا کە دایکم تووڕە بوو بەهۆی تەڕکردنی پانتۆڵەکەمەوە. گەرچی ئەوەش بەهۆی ئەوە ڕوویدا کە فلۆرا قسێکی هەندە پێکەنیناوی گوت، هەر خەری بوو لە پێکەنیندا بمرم. بە درێژایی ئەو کاتە من لەو حاڵەتا بووم. فلۆراش بە تەواوەتی ترسا بوو. جەنابی ئەفسەری بەڕێوەبەر وەک ڕاپۆرتدان گوتی: ئێستاکە ئەم شازادە پیگۆری پێی وایە شازادە خاتوون بە تەواوەتی ترسنۆکە. ئەمپینیش ئەمەی بۆ زیاد کرد: ئەوە بە تەواوەتی شیاوە و ڕەنگە ڕاستیش بکات. بەڵام ئەوەی کە شیاو نییە زیندانیکردنی گریگۆری پیگۆریە. لەبەر ئەوەی پێی وا بۆ شاژن گەمژەیە دەبێت پێشتر بزانین ئەوە ڕاستە یاخود نا. شاژن خۆی ڕێخست و دەستی بۆ خاوڕێ باشەکەم ڕاکێشا. بە قیژەوە گوتی: بەڵگە. ئەمپین دەستی کرد بە قسەکردن: ئەم شاژنە ئاژاوە گێڕا جارێک منی بە دزینی دڵی پاشا تاوانبار کرد، هەروەها فڕێمی دایە ناو زیندانی ژێرزەمینەکەوە. بەڵام هەموو کەسێک دەزانێت مارمێلکەکان ئەو تاوانیان ئەنجامدا. ئەی ئەوە کێ بوو فەرمانی بە مارمێلکەکان ئەکرد؟ ئەو کەسە شاژن بوو. کەواتە ئەوەی دڵی پاشای دزی بوو شاژن بوو. بەو شێوەیە ئەوە بە تەواوەتی ڕاستە کە شاژن گەمژەیە، هەروەها خراپ و ترسناکیشە. لەو کاتەدا پاشا لەسەر کورسەکەی هەستا. ئەوجا گوتی: ئەمڕۆ لە هەموو ڕێکە و ڕۆژێکی ناخۆش بوو. لەلایەکەوە شاژنە خۆشەویستەکەم لەناکاو بوو بە کەسێکی خراپ و ترسناک و گەمژە. لەلایەکی دیکەشەوە شازادە پیگۆرێ باشەکەم بوو بە سیخوڕی دارستان و دز و درۆزن. مەحاڵە بتوانم بڕیاری ئەوە بدەم کام لەوان ڕاست دەکەن. شاژن گوتی:
داوا دەکەم بڕیار بدێنە دەستی ئەفسەری بەڕێوەبەر. بە تووڕێەوە هاوارم کرد. دادپەروەرانە نییە، ئەوە شتێکی دادپەروەرانە نییە کە ڕێگە بە ئەفسەرێکی بەڕێوەبەر بدەین بڕیار بدات. ئەو هەمیشە پشتی شاژن دەگرێت. بەڵام کە بیرم لێ کردەوە و ئەوە کێشەیەک نەبوو. ئەفسەری بەڕێوەبەر لەسەر کورسی بڕیاردانەکەی هەستا گوتی: شازادە گریگۆری پیگۆری، خەڵکی دارستانەکە و ئەم بینی ژنۆکەی خەڵکی هەمان شوێن، ئێوە سزا دەدرێن. بەنادرتان بۆ زیندانی ژێرزەمینەکە لە پاش خواردنی نانی ئێوارە. بەشی 11 زیندانی ژێرزەمینەکە. چەندین جار ئەوم بە مەشکدا هاتبوو کە سەردانیکردنم بۆ کۆشک با فڕێدانم بۆ ناو زیندانی ژێرزەمینەکە لەلایەن شاژنەوە کۆتایی پێدێت. ئێستاکەش کە جەنابی ئەفسەری بەڕێوەبەر ڕاستەکەی بە دەنگێکی ڕوون و بەرز ئاشکرا کرد، دەستم کرد بە گریان. ئەوە کەمترین یاریدەی نەدام. ئەگەرچی فرمێسکەکانم بەسەر کوڵمەکانمدا جوگایان بەستە بوو، بەڵام هیچ کەسێک لە کۆشکەکەدا نیشانی ئەوی پێوە دیار نەبوو بیەوێت دڵم خۆش بکات. ڕێک بە پێچانەوە هەمیان ڕۆشم بۆ لای مەقەڵەکە و قاچی بۆ خیان بۆ خۆیان دەهێنام. هەر لەوێدا بەتەنیا دانیشتم و هەنسکم دەدەم. هەتا ئەو کاتەی شازادە خاتوون ئارۆران بینی لە بەردەممدا بە یۆیۆ کایی دەکرد. هەروک ئەوە بوو کە هیچ شتێک ڕووی نەدابێت. ئەوە هێندە تووڕێی کردم کە یەکسەرشی ببمەوە. گوتم: وا باشترە بڕۆی هەندێک جلوبەرگ بۆ دایکت پەیدا بکەیت، لەوەی وەک شەڕانگێزێکی سەر شەقامیاری بکەیت. ئێستاکە دەمتوانی ئەوەی گەرەکمە بیڵێم، چونکە بە هەر شێوێک باید دەخرامە ناو زیندانی ژێرزەمینەکەوە. لە ڕاستیدا من خۆم بە شێوێک ڕاهاتبووم بی لەشی زۆر غەمبارانە بکەمەوە. لە پاش مردنی بابە گەورە چەندین شتی غەمبار لە خێزانەکەماندا هەبوو. هەموو ئەو شتانە لەو کاتەوە دەستیان پێکرد کە دایویستی بڕات بۆ کۆشەکەی فەڕەنسا. بەڵام من ڕێگە پێدراو نەبوون لەگەڵیدا بڕۆم. گەرچی بۆ ماوەی چەندین هەفتەیەکیش بە مەبەستی چوون لەگەڵیدا بێزاری کردبووم، ئەوە لە کاتێکدا بوو لە ناکەو دڵی بابە گەورە وەستا و یەکسەر دایە پشۆکەی هەڵوەشاندە و بە یەکەم فڕۆکە گەڕایەوە بۆ ماڵەوە تا هەر نەبێت بتوانێت لە ڕێوڕسمی بە خاکسپارنەکەیدا بەشداری بکات. بابە گەورە زۆر خۆشی دەویستم، چونکە هەمیشە لە هەوادا بۆ بەرزی هەڵی دەدام و دەیگرتمەوە. پێشی دەگوتم کە من شازادە بچووکەکەی ئەوم. بەڵام ئێستاکە بابە گەورە ڕۆژهەڵاتی خۆر و ڕۆژئاوای مانگە. بەلایانی کەمەوە ئێستاکە ئەو لێرە نییە. ئەو بیرۆکەیەش زۆر تۆقێنەرە. زۆر بە خراپی بیرم دەکردەوە. پێم وابوو ئەوە شتێکی دادپەروەرانە نەبێت کە پیاوێکی باشی وەکو ئەو نەتوانێت ڕابەری گۆشتبژاندنەکە بکات، تەنیا لەبەر ئەوەی دڵی لە لێدان کەوتووە. بیرم لەوە دەکردەوە هەموو شتێک کۆتایی پێ هاتوو لەبارەی ئەوەوە. شاژن بڕیاریدا بمان خاتە ناو زیندانی ژێرزەمینەکەوە. هێشتا کە ئومێدی ئەوم هەبوو شاژن مێشکی خۆی بگۆڕێت، بەڵام شاژن ئەم جارە نەدەلەرزی و نەهەستی بەسەرماش دەکرد. پاش ماوەیەک ئەفسەری بەڕێوەبەر گوتی: بم باشە بۆ ڕاگرتنی ئەم بۆ نەخۆشنوودا، بەڵام دەمەوێت بزانم ئەم تەمەڵانە لە پێش یا لە پاش خواردنی هەڵەوەکە بیان کەمە زیندانی ژێرزەمینەکەوە؟ شاژن بە خێرایی گوتی: زووتر باشترە، ناتوانم هەموو ڕۆژەکە لەگەڵ ئەندامانی تازە بەسەر بەرم. من و ئەمپین بە پارانەوە تەماشای پاشامان کرد. پرسیم: ئایا دەبێت بخرێن ناو زیندانی ژێرزەمینەکەوە؟ پاشا قورگی پار کردەوە سەری شاژنی کرد. ئەو جاگوتی: بەداخەوە شازادە پیگۆرێ باشەکەم، بەڵام دەبێت ئەوە بکەی کە شاشنی گۆشک فەرمانی پێ دەکات. ژنۆکەکە خۆی ڕاکێشایە سەرە و گوتی: خاوەن شکۆ، بۆچی ئەو شتانە دڵی لە کاتێکدا تۆ وەکو شاژن شەڕانگێز نیت؟ ئەو جا پاشا شتێکی گوت کە تا ماوەیەکی زۆر پاش ئەوە هەر لە مێشکمدا مابەوە. ئەم بینی خۆشەویست، من هێندە شەڕانگێز نیم، بەڵام لەو کاتی ئەو مارمێلکە فەڕەنسیانە دڵیان دزیوم بەو شێوەی جاران بەهێز نیم. بیستنی ئەوەی ئەو مارمێلکانە فەڕەنسی بوون ئۆقرەی لێ بڕی بووم. گەرچی بە تەواویش بۆم دەرنەکەوتە بوو، هەرگیزش نەچووبووم بۆ فەڕەنسا. هەمیشە پێم مەبوو فەڕەنسا ئەو شوێنە بێت کە مارمێلکەکانی لێوە هاتوون. هێندە نەبوو لەگەڵ مارمێلکەکان لە یەکدی جیا بووبووینەوە. ئیدی مارمێلکەکانی لێ نەبوون تا بیان و بە خەڵکی وەکو من و ئەمپین بگرن. شاژن خۆی و بە یاریدەی ئەفسەری بەڕێوەبەر یاوەریمان دەکەم بۆ کونە گەورەکەی ژێرزەمینەکە. کونە گەورەکەش ئەو شوێنە بوو کە دەبوو ئێمە هەڵبدرێنە ناویەوە. تەنیا ئەوم لەیە دەکە ئاورم بۆ کۆمەڵێکی دیکەدایە و دەستم بۆیان ڕاوەشاند. بەڵام جگە لە پاشای دڵاوەز هیچ کەسێکی دیکە دەستی بۆم ڕانەوەشاندەوە.
شازادە خاتوون بە خراپی یاری بە یەکگەمژانەکەی دەکرد، هەروەکو ئەوەی هیچ شتێکی غەمناک لە ئارادا نەبێت. شازادە گارەماندش تەمبەڵان لەبەر خۆری ئێوارەکە دانیشتە بوو، بە شمشێرەکەی نینۆکی پاک دەکردەوە. لەسەر پلەکانەکەی کۆشکەوە شاژن پێڵی بە من و ئەمپینەوە دەنا و دەیگوت: هەر ئێستا بڕۆن، لە ڕاستیدا ناتوان هەموو ئەم ئێوارە جوانی مانگی 6 لەبەر خاتری ڕزگاربوون لە ئێوە بە فیڕۆ بدەین. هەرزوو خۆمان لە ژێرزەمینە تاریکە بینیەوە کە پڕ بوو لە کاژمێری کۆن. شاژن و ئەفسەری بەڕێوەبەر پاڵیان بە ئێمەوەنا بۆ ناو کوونەکە. ئێمە دەکەوتینە خوارێ و دەکەوتینە خوارێ. زیندانی ژێرزەمینەکە هێندە قوڵ بوو کە ماوەیەکی زۆری پێدەچوو هەتا لە کەوتنە خوارە و ڕزگارمان بێت. بیرمە هاوارم کرد و کوتم: ئێمە دەکەوینە خوارەوە. ئەمپینە ناو بۆشایەکە وەڵامی دامەوە: بە دڵنیایە دەکەوینە خوارەگیری گۆری پیگۆری، بەڵام خۆشبەختانە هێشتا نەگەیشتوونەتە زەوێکە. دەبوو لە دواساتی کەوتنە خوارەوەماندا شتێک بشکابایە، چونکە زۆر نەڕووشاوبووین کاتێک وەستاینەوە. کاتێک لەسەر پێکانی خۆمان وەستاین، گوێمان لە دەنگێک بوو لە ڕێگایەکی دوور دووری سەر و خۆمانەوە. ئێستاکە ئەوەتان وەرگرت کە شایانی بوون. ئێوە هەردووکتان زۆر دەبەنگ بوون. ئێمە ناتوانین ڕێگا بە شازادە پیگۆری جنۆکی وەکو ئێوە بدەین تا لە کۆشکدا بمێننەوە. دوایین شت کە لەسەری خۆمانەوە گوێمان لێ بوو پێکەنینە بێبەزەییانەکەی ئەفسەری بەڕێوەبەر بوو. بەشی 12 مەنجەڵە تاریکەکە. کاتێک ئەمپین چاکەتە سەوزەکەی داتەکاند، گوتی: لە ڕاستیدا ئێستا لە شوێنێکی باشداین. نەمدەزانین چۆن کەسێک لە زیندانی ژێرزەمیندا لە شوێنێکی باشدا دەبێت. هەروە تێگەیشتم کە ئێمە لە هەمان ئەو شوێنەداین کە هەموو مارملکەکانیان هەڵدایە ناوی. بە دڵنیایەوە تۆڵەیەکی خراپمان لێ دەکەنەوە. ئێمە بۆ تاریکەی کەوتینە خوارەوە، بەڵام بنی کوونەکە بە تاوەتی تاریک نەبوو. ئەمپین گوتی: ئەوە گڵۆرەستێرەکانن؟ لە تاریکیدا دەتڕوشێنەوە. ئاماژەی بۆ هەندێک گیانەوەری بریقەداری بچووک کرد کە هەر کەمێک لە سەرمەکتە گەورەتر بوون. بەسەر سوڵمانەوە پرسییم: ئایا لێرە گوڵە ئەستێری لێیە؟ ئەمپین گوتی: گریگۆری پیگۆری، ئایا بەڕاستی مەبەست ئەوەیە نازانیت ئەم کرمە بریقەداران لەکوێوە پەیدا بوون؟ بە شەرم و سەرم لەقاند. وەک ڕوونکردنەوەی گوتی: ئەوانە مارمێلکەی گۆدراون. کاتێک مارمێلکەکان هێندە دەچنە تەمەنەوە کە ئاگرێکی بڵێسەداری ناوڕاست هاوین بکەنەوە بۆ پاشاو خانەوادەکەی، هەمیشە دەکرێنە زیندانی ژێرزەمینەکەوە. لەوێشدا لە ناکاو دەبنە گوڵە ئەستێرە بۆ ڕوونکردنەوەی تاریکەکان لەبەر خاتری شازادە پیگۆریەکان. ئەوم لە کتێبێکی زۆر کۆندا خوێندوتەوە. پێم وابوو هەموو ئانەی گوێم لێ بوو نامۆ بن. ئایا هەرگیز دەبنەوە بە مارمێلکە؟ دەمویست ئەوە بزانم. شازادە پیگۆری لاوەکەم، باڕوونی دیارە زۆر کتێبی کۆن ناخوێنیتەوە. دەڵێن گوایە ئەو گوڵە ئەستێرانە لە ناکاو لە گەشە درێژەکاندا دەگەڕێنەوە بۆ دەریاچەی نیوت، ئەو شوێنەی کە یەکەم جار لەوێ هاتوون. تەنها لە یەک بواردە، ئەویش ئەگەر لە پایزێکی درەنگدا بگەن دەتوانن دووبارە ببنەوە بە مارمێلکە. دەتوانن بگەڕێنەوە ببن بە پاسەوانی کۆشک لەلایەن ئەو شاژن شەڕانگێزانەوە کە بۆ مارمێلکەی فەڕەنسی دەگەڕێن. دەبوو بپرسم: ئایا چۆن دەتوانن بگەڕێنەوە بۆ دەریاچەی نیوت؟ یاخود ئەو هەموو ڕێگەی ببڕن بەرەو فەڕەنسا ئەگەر لە کوونێکی قوڵدا بەند کرابن؟ ئەمپین بەردەوام بوو: ئەم زیندانی ژێرزەمینەی ڕێک بەو شێوەیە نییە کە دەردەکەوێت. ئەگە بە هەڵەدا نەچووبم، ئێمە لە دۆڵێکی قوڵی ژێر زەوی داوەستاوین. ئەم شیوەش ڕێک بەرەو دەریاچەی نیوت دەچێت. ئایا ئەو ڕووبارە نابینیت کە لێەوە تێدەپەڕێت؟ ئەو ئاوەی تێیدایە لە بیرەکانی باخچی پاشاو دەڕژێنە ناوی. هەرکە ئەوەی گوت سێرم کرد و بۆم دەرکەوت. ئێمە بەڕاستی لە کەنار ڕووبارێکی ژێر زەوی داوەستاوین و ڕووناکی گوڵە ئەستێرەکان کە بە شێوەیەکی فەنتازی بە هێواشی بە درێژایی کەناری ڕووبارەکەدا جوڵان. واتای ئەوە بوو کە هێشتا بە تەواوەتی تاریکەکەی ئێوەمان بەجێ نەهێشتووە. پێم وابوو کاتێکی زۆر دەخایەنێتە ئەو کرمە درەوشانە دووبارە ببنەوە بە مارمێلکە. هەروەها زۆری شادومان بووم بەوەی باقی ژیانم لە زیندانی ژێرزەمینەکە بە فیڕۆ نادەم، چونکە ئەگەر ئەو گوڵە ئەستێرانە بە هێواشی ڕێگەی بەرەو دەریاچەی نیوت بگرنە بەر، ئەوە بێگومان ئێمەش دەتوانین هەماشت بکەین. ئەمپین وەک داواکارێ گوتی: وەرە لەگەڵمدا گریگۆری پیگۆری. ئەوجا دەستمان کرد بە بەدووکەوتنی ڕووباری ژێرزەمینەکە. پاش ڕۆشتنمان بە ماوەیەکی زۆر لە ناکاو زەویەکە هێندە لێش بوو کە وردە وردە ڕێرەوەکەوت نەدەما. ژنەکەکە گوتی:
ئیدی ناتوانین لەوە زیاتر بە پێ بڕۆین. لە ئێستا بەدوا دەبێت بەناو ڕووبارەکەدا لەسەر گەشتەکەمان بەردەوام بین. لە خوارەوەی ئێرە بەلەمێکی بچووک هەیە. ئاماژەی بۆ بەلەمێک کرد کە هەرێک لەو بەلەمە سوورە سەوڵدارە دەچوو کە بابە گەورە هەیبوو. دەبوو بەلاتەنیشتی گردەکە بڕووینە خوارێ هەتا توانیم هەوڵی ئەوەمدا بەو زەوی لێژە نەخزێمە خوارە و بۆ ناو ئاوەکە. بەڵام هەرزوو لەناو بەلەمەکە خۆمان بینێ و کە بەرامبەرێکدی دانیشتو بووین. هەرێک وەک ئەوەی زۆر جار من و بابە گەورە بەو شێوەدا دانیشتین. هاوینێک بەر لەوەی بمرێت هەر پێویستی نەدەکرد ئەم پێنج سەوڵ لێ بدات. شەپۆلەکان بۆ خۆیان بەلەمەکەیان دەبرد. گوتی: گریگۆری پیگۆری، ئێستاکە ئێمە لە قوڵایی داین. هەندە لە قوڵاییدان کە لێرە دەبێت تەنیا باسی ڕاستەقوڵەکان بکرێت. وشەکانی لە ئاشکەوتی ژێرزەمینەکە دەنگی دەدایەوە. بەڵام من هیچ ڕاستێکی قوڵم نەبوو تاکو باسی بکەم. ژنەکەکە بەردەوام بوو: ئێمە لەژێر ڕوخساری زەوی داین، لەبەر ئەوەژەکو پێشوورەگە پێدراو نین کە بیرۆگە قوڵەکانمان دەرببڕین. کەمێک هەستم بە ترس دەکرد دەربارەی ئەوەی چۆن گفتوگۆکە کۆتایی پێدێت ئەگەر لە شتەکاندا قوڵ ببینەوە، لەبەر ئەوە هیچم نەگوت. ئەم پێم بەترسەوە چرپاندی: ئایا دەزانیت ئەم جۆرە قوڵایانە چیان پێدەگوترێت؟ بەترسەوە پرسیم: ئایا ئەم جۆرە قوڵانە قوڵایی مەرگن؟ دەتوت هەموو شتێ بە بابە گەورەوە گرێدراوە. جنۆکەکە سێری ئەو بەری ڕووبارە ژێرزەمینەکەی کرد و گوتی: ئەمە مەنجەڵە تاریکەکەیە. بەڕاست؟ ئەم پێم بەجددی سێری ڕاوەشاند، هەروکو بابە گەورە. لەو کاتانەدا کە پرسیارێکی گرنگم لێ دەکرد. هەردووش زەنگی کاژمێری 11 لی دەدا. هێشتا بە تەواوەتی قسەکەی تەواو نەکردبوو کە ئاماژەی بۆ ئاوەکە کرد. لە ئاوەکە چاوم چوە سەر بوتڵێکی بەتاڵ کە لەناو تەبەتۆرێکدا بوو. لە بەلەمەکەەوە خۆم بۆی خوار کردەوە و بوتڵەکەم خستە ناو بەلەمەکەوە. ئەو جا بووم دەرکەوت کە بەڕاستی بوتڵێکی پۆستە بوو. لەناو بوتڵەکەدا پارچەی کاغەزی تێدا بوو بە شرێتێکی ئاوریشمی پێمەیی بەسرا بوو. بوتڵەکەم لە تەبەتۆرەکە دەرهێنا و نامەکەم ڕاکێشتە دەرەوە. لەناو کاغەزەکەدا چاویلکێک بوو. هەرکە چاویلکەکەم کردە چاوم شتێکی سێ ڕوویدا. ئەگەرچی من لە خوێندەوەش باش نەبووم، بەڵام بە چاویلکەکە و دەمتوانی وشە بە وشەی سەر کاغزەکە بە ئاسانی بخوێنمەوە. بەدەنگی بەرز گوتم: دەتوانم بە دروستی بخوێنمەوە. ئەمپین چاوەکانی خێل بوون و سێری منی کرد. بە هەر شێوێک دەردەکەوت کە ئیرەی پێبەرێت. گوتی: تەنها لە بەرەوەی چاوەکێکی شیاو دەستکەوتووە؟ ئەو جا بەدەنگی بەرز و ڕوونتر ناوەڕۆکی تێبینەکەم خوێندەوە: گریگۆری پیگۆری ئازیز، من ئەم نامە دەخەمە ناو بوتڵێکە و دەیخەمە ناو بیرەکانی باخچەکەی پاشاوە. بۆ ئەم مەبەستەی تۆ ئەمپینی جنۆکە ئاگادار بکەمەوە. شاژن نیازی وایە هەموو ئاوی ناو بیرەکان بەر بداتەوە ئاوەکەشان ڕێک دەچێتە ناو زیندانی ژێرزەمینەکەوە. بەو شێوە هەردووتان ژێر ئاو دەکەون. شاژن تەنها چاوەڕوانی ئەوەیە پاشەی مەهرەبان بڕات و لەسەر بەرزترین شوێنی گۆشک لەسەر قەنەفە سوورەکە ڕابکشێت. بەو شێوەیە لافاوێکی ترسناک لە مەنجەڵە تاریکەکەەوە دەخوڵقێت. دەبێت لە نێوان تووەشین و گۆژەکەدا هەڵبژێرین. خۆشەویستی لە شازادە خاتوونی ئاڕۆراوە. بە هەناساڵ کێشانەوە ئەمپین گوتی: هێشتا شاژن لەسەر کارە شەڕانگێزەکانی بەردەوامە. ئەمپین ساوڵەکانی خستە ناو ئەڵقەی ساوڵەکان و دەستی کرد بە ساوڵ لێدان. بە شێوەیەک ئاوەکە لە پێشی بەلەمەکە بەرز دەبەوە. لە هەمان کاتە گوێمان لە دەنگی ئاوێکی زۆر بوو کە کێشای بەدۆڵی ژێر زەویەکەدا. شەپۆلی لافا و بەرزی کردینەوە بۆ ئاسمان و دایگرتینەوە هەتا چوونە پشتی تونێلەکە و هەر چواردەوران بوو بە کەفی ئاوەکە. ڕنگ بوو زۆر بە ئاسانی نوقم ببووینایە. لە جیاتی ئەوە بە ئاوەکەدا بەرەو دەریاچەی نیۆت ڕۆیشتین. بەلەمەکە وەرنەگەڕا، بەڵام پڕ بوو لە ئاو و هەردوو ساوڵەکەش ون بوون. بەبێ ئاماژ لەنڕاستی دەریاچەی گەورەکە داماینەوە. بە چواردەورماندا بۆخەکان لەو ئێوارە گەرمەی هاویندا دایان قیراند. مار و مارمەلکەکان لەناو گیاکان خۆیان دەخشاند. باڵندە بچووکەکانی لەسەر دارەکان بە توندی دایان ژیوان. لەو دارستانە گەورەیدا هێندە دەنگی تێدا بوو، هەر دەدوت ئۆکسترایەکی تەواوە. لە کۆداییدا گەیشتنە سەر ئەو ڕۆخەی کە ماوەیەکی زۆر بەر لە ئێستا سەرمەکتەکانمان لێگرت و ماچی بۆقەکەم کرد کە یەکسەر بوو بە شازادە. هەردووکمان تەڕ بوو بووین و سەرمامان بوو. لە پشتی زەرکاوی نیۆتەوە قوڵەکانی کۆشکەکەمان لەو ئاسمانی ئێوارەیەدا دەبینی. لە هەمان ئاراستەشەوە دەنگی تۆقەنەرمان دەبیست. پێم وا بێت ئەو شەژنە شەڕانگێزە بوو. بەو شێوەیە دەیقیران لە کاتێکدا زانیوی لە پاش ئەو هەموو شتەی ژێر ئەو نەکەوتوین. لە ناکاو خشەخش لەناو گیاکانەوە هات. بینین ئەمپین خەریکە ترسدای دەگرێت. هەروە خەریب و منیش دەترسام. ئەو جا بینیم بۆقێک لە هەر بۆقە گەورەکان لە ئاوەکە هاتە دەرێ. هەستم کرد دڵی دووجا لە کاتی ئاسایی خێراتر لێ دەدات. هێندە نزیک بوو لە دەمەوە، لەوە دەدەستان ڕێک لە شوێنی خۆیەوە باز بدات.
ئەمپین بە خێرایی گوتی وا باشترە هەر ئێستا بگەڕێنەوە بۆ وەرزی زستان. هەروەکو تیشێک بە خێرایی گوتم بەتەواوەتی ڕاستە. لە هەمان کاتە گوێمان لە شازادە خاتون ئارورا بوو لەسەر وێشێ لە قۆلە بەرزەکانی کۆشک بە دەنگی بەرز دەیگوت ئاگاداری ڕێگە خراپەکان بن. من و ئەمپین سێر یەکدیمان کرد. ئەمپین گوتی گری گۆری بگۆری پێویستە دەستم بگریت. هەڕێک ساتی پاش ئەوە بوو هەردووکمانە بە فرەبەستۆکەدا وەستا بووین. زۆر لە ناکاو تێبینی ئەوەم کرد هەر ئەو جلە خەوانم لە بەردا بوو کە بە وێنەی ماشین و ماتۆڕ و پۆشکرا بوون. جگە لەوەش یەکێک لە قۆڵەکانم دڕابوو چونکە یەکێک لە بۆخەکان دەویست بە چاکەتەکەمدا هەڵبزنێت. لە کاتێکدا ئێمە بەڕێگەوە بووین لە وەرزێک و بۆ وەرزێکی دیکە. ئەمپین بە هەناوە سەپڕکیەوە گوتی لێرە بە دوومان ناکەون، ئەوان مەترسی وەرزی هاوینن. بەشی 13 بێدڵ. دارستانە گەورەکە هەر بە شێوەی زیو دەبرزکایەوە. لەسەرووی دارەکان ڕێگانیشینەکان هایفەکە هەروەکو باڵۆنێکی گەورە دەدرەوشایەوە. ئێستاکە هەموو مەترسیەکان ڕایان بردوبوو. من و ئەمپین بەنە بە فرەسەردەکەدا هەنگاوی خێرامان دەناو نەمان دەزانی چی بڵێین. لەو کۆتاییەکەدا ژنۆکەکە گوتی باشە باشە. پاشان 3 جار ئەمەی دووبارە کردەوە. بۆم دەرکەوت دەیەوێت شتێک بە من بڵێت بەڵام نەیدەزانی چۆن دەست پێ بکات. لەبەر ئەوە گوتم دڵم لە دەممدا بوو. ئەمپین چاوەکانی تێبڕیم. نیشانەی ترسێکیش لە هەردوو چاوەکانیدا بەدیار کەوت. لە کۆتاییدا گوتی وا باشترە دڵت لە دەمتدا بێت لەوەی کە هەر دڵت نەبێت. ئەو وەڵامە نیگەرانی کردم. ئەوم بەبیر کەوتەوە کە شازادەکە گوتی جنۆکەکان هەمیشە بۆ دڵی مرۆڤ دەگەڕێن. ئەوەش کە گوتی گەڕانەکە لەو کاتانەدا دەبێت کە مانگ خڕە و بەفرێکی زۆر باری بێت. بە سەرۆڕی گوتم باشە چۆن دەتوانیت هەندە لەوە دڵنیا بیت تۆ دڵت نییە؟ ئەو جا باوماوەیەک بۆ سەر و خوار و پیاسەی دەکرد. پاش ڕووی تێکردمە گوتی ژنۆکەکان دڵیان نییە. هەموو کەسێک ئەوە دەزانێت بەڵام خۆ دەتوانیت تەماشای بکەی گەر دەتەوێت. لێ نزیک بوومەوە و گوێچەکانم بە سنگەوە نووساند بەڵام هەر بە شێوەی گۆڕێک بێدەنگ بووم. گوتم بەڵام نازام چۆن دەتوانیت بژیت. بابە گەورە نەیتوانێت درێژە بە ژیانی بدات کاتە دڵی وەستا. ئەمپین خۆی بەرز کردەوە. ئەو جاگوتی گیری گۆری پیگۆری من دڵێکم نییە تا هەمیشە لێ بدات چونکە من لە گۆشت و خوێن پێک نەهاتووم وەکو تۆ هەموو بۆخەکانی دارستانەکە. ئەگە من لە گۆشت و خوێن پێک نەهات بم کەواتە خەونم، بەڵام ئەگە من خەون بم ئەوە دەبێت کەسێک خەونم پێوە ببینێت. ئەگە زیادە ڕۆیشم نەکردی بێت ئەو کەسەی خەونم پێوە دەبینێت جەنابتیت. لەو کاتە پەنجەی دۆشاومژی خستە سەر سنگ بوو. هێندە بەتوندی پاڵی پێوە نام کە خەریک بوو ئازار بدات. ئێستا دەترسام ئەگەر ئەوە بەجددی خەون بایە ئەوە یەکەم جار دەبوو خۆم بچمە خەونی خۆمەوە. ئەگە منیش بە تاوەتی چوو بێتمە خەونی خۆمەوە ئەوە بۆ بەیانی لەسەر قەرەوێڵەکەم نەدەبام. کاتێک بەیانی زوودایە و بابە بۆ بە خەبەر هێنانۆم دەهات نەژوورەکەم. بەڵام ئەی باشە لەکوێ دەبم؟ لە بیری خۆمدا گوتم دۆزینەوەی منداڵێک لە دارستانەکەون بوو بێت شتێکی گرانە، بەڵام دۆزینەوەی منداڵێک کە لە خەونی داون بوو بێت هەر زۆر زەحمەتە. گوتم نابێت ئەوە ڕاست بێت. ئێستاش کاتی من بوو چاوەکانم پڕ بن لە فرمێسک. ئەمپین بەردەوام بوو. دەکرێت بە تەواوەتی ڕاست بێت گری گۆری پیگۆری. بۆ نمونە دەکرێت هێندەی ئەوە دەڵێیت بابە گەورە زیندوو نییە دڵنیا بیت، بەڵام هێشتا بابە گەورە دەتوانێت لە ئەندێشەدا بژیت. گوتم ئەوە هەمان شت نییە و تۆش بۆت نییە باسی بابە گەورە بکەیت.
چونکە هەرگیز لەسەر باوشی دانەنیشتوویت و گوێت بۆ چیرۆکە خەیاڵەکانی ڕانەدێراوە. ئەمبین دەستەکانی خستە پشتی و بە چۆردۆری بەنێ بەفرەبەستۆکەدا پیاسەی دەکرد. ئەو جاگوتی: دەترسم بە تەواوەتی هەمان شت بن. شازادە پیگۆرێ باشەکەم. نە من و نە بابە گەورەت ناتوانین بەناو هەوا سروشتەکاندا ڕابکەین و وەکو تۆ دڵموچاومان بدێنە بەرخۆرەکە، چونکە ئێمە بە تەواوەتی فانتازیاین. جگە لەوەی من هەرگیز لەسەر باوەشی باپیرەت یان هەر مرۆڤێکی زیندوی دیکە دانەنیشتووم. بەڵام لە زۆرینەی ئەو چیرۆکە خەیاڵانەدا ئامادە بووم کە باپیرەت بۆ گێڕاویتەوە. بێرە چ باپیرەت چیرۆکی دەربارەی جنۆکە و شازادە و ئەو گۆشکە گەورانە بۆ دەگەڕێیتەوە کە هەمیشە بۆنەی تایبەتی تێدا ڕوودەدات. نەمدەتوانین کۆڵی لەوە بکەم کە بابە گەورە هەموو ئەو شتانی پێگوتە بووم، بەڵام هێشتا هیچ فکرێکم نەبوو تا بزانم گەر ئەمپین بەڕاستی تەنها خەونێک بێت. هەندێشتی زۆری پێدەگوتم کە پێشتر لە باران و نەمدەزانی. ئەو خەڵکانی لە خەونیشدان بە دەگمەن لەو کەسانە زیرەکترن کە خەونیان پێوە دەبینن. بڕیارمدا کەمێک زیاتر شتەکان تاقیب بکەمەوە. هێشتا جنۆکەکە بە قوڵی بیری دەکردەوە. لە ناکاو گوتم: ئایا دەتوانیت پێم بڵێ ئێستا بیر لە چی دەکەیتەوە؟ سەرسام دیار بوو، بەڵام سەری قایربوونی ڕاوەشاند. ئێستا سەرەی من بوو بیر بکەمەوە. ئەگەر بەجددی ئەمپین تەنها بەشێکی خەونەکەم بایە، ئەوە زۆر گران دەبوو بۆ من کە بیرکردنەوەکانی بخوێنمەوە. گوتم: پێم وابێت بیر لە شێکی مرەبا دەکەیتەوە. نەگیرسانانە گوتی: هەڵەیت! بیرم لەوە دەکردەوە کە دەبێت پەرداخێک لە شەربەتی میوە چەند خۆش بێت. زۆر شادومان بوون کە قەبڵاندنەکەم هەڵە بوو، چونکە ئەوم سەلمان کە ئەمپین تەنها خەونێک نەبوو. هەر بۆ دڵنیایی بڕیارمدا پرسیاری شتێکی دیکەی لێ بکەم. ئەویش زۆر گران بوو، چونکە تەنانەت خۆشم وەڵامەکەیم نەدەزانی. پرسییم: ئایا ناوی بەرزترین چیا چیە لە جیهاندا؟ ئەو پرسیارێکی زۆر ئاسانە. شازادە پیگۆرێ باشەکەم، ئەو چیایە پێی دەگوترێت گاڵکە بەرگ. نەمدەتوانی پێنەکەنم. وەک تێبینی گوتم: زۆر سەرنجڕاکێشە، ئەوم نەدەزانی. ئەمپین دەستی کرد بە خوراندنی گوێچکەکانی، هەروەکو بڵێ شتێکی هەڵەم گوتبێت. هەتا توانیم بە دەنگی بەرز گوتم: نابینیت؟ تۆ ژیانی خۆت دەژیت، لەبەر ئەوەش تۆ ناتوانیت بیتە خەونی منەوە. بەرحاڵ ئەگەر هەڵبژاردن لەبەر دەستا باە، هەرگیز تاقەتی ئەوم نەبوو خەون بە بۆ قومارمێلکە یان شاژنی شەڕانگەز و ئەفسەری بەڕێوەبەری مێشک خوێنەر ببینم. ئەمپین تەنیا سەری لەقاند. ئەو جاگوتی: گەری پیگۆری، تۆ شازادێکی ئازیزیت، بەڵام هەمیشە زۆر زانا نیت. دەستی بۆ ئەو بەری دارستانەکە ڕاکێشا و بەردەوام بوو. گوتی: لەبێ جیهانێک هەیە مرۆڤ و ئاژەڵی بێگانە لە چەندین زەویدا بوونیان هەیە. ئایا تۆ دڵی هەموو شتە لەبارەی ئەو جیهانەی ئەوێ دەزانیت؟ ئێسارێک لە بابە گەورە دەچوو. سرم لەقاند، چونکە من تەنها سەردانی زەویەکانی ئینگلتەرا و میکانۆم کردبوو. چەندین باڵندە دەهاتنە شوێنی خۆراکی پەلەوەرەکەم لە باخچەکەماندا کە ناویانم نەدەزانی. ئەوجا ئەمپین بەردەوام بوو: کەواتە باشە، ئەوە جیهانی دەرەوەیە، بەڵام لەناو تۆشدا جیهانێک بوونی هەیە، بۆ جیهانەش دەگوترێت جیهانی فەنتازیا. ئایا دڵی هەموو شتێک لەباری ئەو جیهانەوە دەزانیت؟ بە کەمترین زانیاریشەوە؟ کاتێک ئەوەی بەو شێوەیە گوت، هەر نەمدەتوانی بڵێم بەڵێ. دەنیا سرم لە قاند و بە شەرمەزاری و تەماشای بەفرەکەم دەکرد. بەردەوام بوو: بەو شێوەیەش پێم وانییە گفتوگویەک لەسەر ئەوە یان لەسەر هەر شتێکی دیکە لەو بابەتە بکەین. لە جیاتی ئەوە پێم باشە قسە لەسەر ئەوە بکەین کە هەست چۆنە ئەگەر دڵێکت هەبێت. ئەوە شتێکە هەموو جنۆکەکان حەز دەکەن بیزانن. دڵنیا نەبووم لەوەی چۆن وەڵامی بدەمەوە، بەڵام لەناوە هەستم بە لێدانی دڵم دەکرد. بۆ سەرە و بۆ خوارە و دەجوڵێ هەر بە شێوەی دڵی بۆقێک. جنۆکەکە بەردەوام بوو. دڵ بەردەوام لێ دەدات و لێ دەدات. ئایا ئەوە شتێکی سیر نییە؟ تەنانەت پێویست بەوە نیە ڕێکی بخەیت و چالاکی بکەیتەوە، کاتێکیش دەخەویت یاخود بیر لە شتێکی تەواو جیاواز دەکەیتەوە. دڵت هەر لەسەر کاری خۆی بەردەوام دەبێت، تەنانەت لە کاتژمێریش باشتر و دروستتر کاری خۆی دەکات. ئەمپین بە چاوانیمچە داخراوەکان و تەماشای کردم. ئێستا زانیم کاتی تەواوی ئەوە هاتو دڵم بتزێت. یەکسەر لێم پرسی: ئایا بەیانیازی دڵم بتزیت؟ ئەو جارێک هەمان ئەو زەردەخانەی گەرم و زیرەکانی بۆ کردم کە باپیرە دەیکرد. کاتێک دەیویست شتێکی خۆش بڵێت. گەری پیگۆری، دڵ لەبەر خاتری هەردووکمان لێ دەدات.
لەبەر ئەوە پێویستم بە جێنی نییە. بەشی 14 مەترسیەکانی وەرزی هاوین. ئەمپینی جنۆکە لەبەر ڕووناکی مانگەکەدا وەستا بوو. چاوی بڕی بۆ چاوەکانم، هەروەکو ئەوەی سەرسام بوو بێت بۆی کە هێشتا 2 کەس بووین نەک تەنیا یەک کەس. لە کۆتاییدا گوتی: ئێمە هێشتا لێرەین، لەبەر ڕووناکی هێفەکەدا وەستاوین. ئەو جاگومانەکانم دەربارەی ئەوە سەری هەڵدا. وەستا بووم و گومانم لەوە هەبوو کە مەگەر ئێمە لە شوێنێکی دیکەدا نەبین، چونکە وا دەردەکەوت ئەمپین زیاتر و زیاتر تەرت هەڵبگەڕێت، نەک هەردەم و چاوی، بەڵکو جلە سەوزە جنۆکەکانیشی بە هەمان شێوە بوون. وەک دامپێدانێک گوتی: بێشک هەموو شتەکان بەتەنها خەونێک بوون. لە بیری خۆمدا گوتم: ئەوە شتێکی خەم ئامێز بوو، ئەگەرچی خەونەکەش لە کەیف و خۆوشی زیاتر شتێکی دیکە نەبوو. بەڵام لەوەدا ڕەنگی کوڵمەکانی جنۆکەکە بێتاقەت دەردەکەوتن. ئەو جا گوتی: ئازیزم، گریگۆری پیگۆری لاو، هیچ شتێک بەتەنیا خەونێک نییە. نابردنی شتێک تەنیا بە خەون هەروەکو نابردنی شتێک بەڕاستی دەبەنگانەیە، چونکە شازادە پیگۆری لاو هێندەی ئەو زەویەی تێدا دەژیت لە خەونەکانیدا دەژی. وەستام و سێری ئەو بەفرەسپی بەستۆم کرد کە دەریاچەی نیو دایپۆشی بوو. هاوینی جێ و لەژێر بەفر و سەهۆڵەکەدا لە چاوەڕوانیدا بوو. هەر کات بەفرەکە دەست بە توانەوە بکات، مەترسیەکانی وەرزی هاوین دەست پێ دەکەنەوە. ئەمپین زۆر بەجددی گوتی: لە ڕاستیدا هەمووی ئەوەی تۆ کردوتە ڕاکردنە لە هەموو شتێک. پێم وابوو ئەوە دادوەرانە نەبێت بۆ ئەو تا سەرزانیشتی من بکات بە ڕاکردن لە هەموو مەترسیەکانی هاوین. هەتا توانیم بە دەنگێکی کامڵانە گوتم: کاتێک شتەکان بە تەواوەتی خراپ دەبن، هەموو ئەوەی دەتوانیت بیکەیت ڕاکردنە. ئەمبین سەرە بچووە جنۆکەکەی لە قاند. کەسێکە لە خەونێکی خراپ ڕادەکات، دووبارە و دووبارە هەمان خەون دەبینێتەوە. دەبێت هەڕێک بەو شێوە مامەڵە لەگەڵ خەونێکی خراپدا بکرێت کە مامەڵە لەگەڵ گورکێکی دارستانەکە دەکەیت کاتێک چاوی پێ دەکەوێت. پرسییم: چۆن؟ من لە ژیانمدا گورکی زۆرم نەبینیوە. کاتێک چاوت بە گورگێ دەکەوێت، نابێت پشت بە قاچەکانت ببەستیت. گورگەکە ڕاوت دەنێت. گورکش زۆر لە شازادەی پیگۆری خێراتر ڕادەکات. دەبێت لە شوێنی خۆدا بوەستیت و بڕوانیتە ناو چاوە سەوزەکانی گورگەکە لە قوڵایی سەریدا. بەو شێوەیە لەو کاتەدا ئەوە گورگەکە دەبێت کە ڕادەکات و خۆی دەشارێتەوە، یاخود هەروەکو بەرخێک بەرەوڕوو دێت و دەستەکانت دەلێسێتەوە. ئەوەش هەمان شێوە مامەڵەکردنی مەترسیەکانی وەرزی هاوینە. بەو شێوە دەبێت مامەڵە لەگەڵ شاژن و ئەفسەرەکانی بەڕێوەبردن بکەیت. وەک جەختکردنەوە گوتم: لەو باوەڕدا نیم. ئەو شاژنە هێندە شەڕانگێزە کەس نازانێت بۆ ساتی دواتر چیمان بەسەر دەهێنێت. ئەمپین بە یەک قاش دەستی کرد بە ڕاماڵێنی بەفرەکە. هەرگیز ناتوانیت دڵنیا بیت، ڕەنگە لە ناخدا باش بێت. ئەوە زۆر تووڕێی کردم. چۆن دەتوانیت پێت وا بێ شاژن لە ناخدا باش بێت لە کاتێکدا ئێمەی هەڵدا ناو زیندانی ژێرزەمینەکەوە؟ لەوە شیاوترە کە شازادی پیگۆری لاو دەیزانێت. ماوەیەکی زۆر تەماشای دەریاچەی نیوتی کرد. ئەو جا بەردەوام بووم: هەموو ئەو کاتە ڕێگەت بە خۆت داوە لە مەترسیەکانی هاوین بترسیت. ئایا دەبێت وا خۆت نیشان بدەیت لەوان بەهێزتریت؟ ئەگەر ئەوە نەکەیت، ئەوان لە تەواوی ژیاندا ئازارت دەدەن. هەر لەبەر ئەوەشە دەبێت بگەڕێتەوە بۆ کۆشکە گەورەکە. لام وا بوو ئەمپین چەند شتێکی زۆر زیرەکانی گوتی بێت. هەروەک چۆن پێشتریش چەندین شتی زیرەکانی دیکەی گوتبووم. بەڵام گەرچی تەنانەت بۆ شێوەیەش نەبوو، بەڵام نەمدەتوانی پەلە بکەم لە گەڕانەوە بۆ کۆشکەکە. گوتم: ئەیچی ڕوودەدا ئەگەر لە خەونەکەم داون بم؟ ئەمپین دەستی کرد بە ڕۆشتن بەناو بەفرەکەدا، هەروەکو ئەوی بڵێت لە ناکۆ لەبەر چەند هۆکارێک پێویست پەلە بکات. شتێکی تەواو جیاواز لە خەونەکە تاون بووە. ئەویش کلیلی شتێک یان شتێکی دیکەیە. ناشێت لەبیرت کردی بێت کە کلیلەکە لە ملدا بوو لە کاتی گەشتەکەماندا بەرەو ئێرە و بە نیمچە ڕووناکیەکەدا کە دەرەوە لە ناوە جا نەدەکرایەوە. بە تیژی چاوەکانی تێبڕیم، هەروەکو ئەوی بێت نهێنێکی گەورە بترکێنێت. ئەو جا بەردەوام بوو. هەروەها مارمێلکەکەش بۆ هەتایە لە پشتی تەلەکانی قەفەزەکەەوە دادەنیشێت. ئەوە سزایەکی زۆر دڵڕەقانەیە، تەنانەت بۆ مارمێلکەیەکیش. کاتێک گوتی مارمێلکە و پاشان دووبارەی کردەوە، ترسێکی زۆر دایگرتم. لەبەر خۆمە گوتم: ناوێرم بگەڕێم بۆ ناو مەترسیەکانی وەرزی هاوین. ئەمپین بێباکانە گوتی:
دیارە، بەڵام ئەگە کلیلەکە نەدۆزیتەوە ئەوە ناتوانیت بگەڕێتەوە بۆ خانووە گەورەکەی دایک و باوکت کە پێشخان و کورتە درێژەکانی هەیە. گوتم هەمیشە دەتوانم لە زەنگی دەرگاکە بدەم. بە دڵنیاییەوە دەتوانیت، بەڵام لەو باوەڕەدا نیم ئەوەی وەڵامت دەداتەوە دایکت یان باوکت بێت. زۆر چاوەڕوان کراوە شاژنیان ئەفسەری بەڕێوەبەر لە بەردەم دەرگاکە بوەستێت ئەگەر بێت و لە خەونی کۆشکێکدا کلیلی خێزانەکە دوون بکەیت. ئەو کەسانی لە خەونی کۆشکەکەدا دەژین دەگوێزرێنەوە بۆ خانوو ڕاستەقینەکەت. ئەوانش کە لە خانوو ڕاستەقینەکەدا دەژین دەگوێزرێنەوە بۆ ناو خەونە کۆشکەکە. دەتوانیت ئەمە زۆر شتی دیکەش لە کتێبێکی زۆر کۆندا بدۆزیتەوە. دەبوو 2 جار قورگم پاک بکەمەوە بەر لەوەی لە وشەکانی ئەمپین نەغڕۆ ببن، بەڵام پێویستی نەدەکرد گومان لە وشەکانی ئەمپین بکەم. لە کاتێکدا ئەو پێشتر چەندین شتی زیرەکانی دیکەی گوتبوو. لە کۆتاییە گوتی کەواتە بڕیار دراوە. لە پاشانیشدا ڕێک لە سنووری هەویندا دەتبینم. ئەوە لەو جۆرە گەشتانەیە کە شازادەی پیگۆری ناتوانن بەبێ یاریدەی جنۆکەکان ئەنجامی بدەن. هەستم بە لەرزین دەکرد لە ناو جلەخەوەکانمدا. ئەمپین گوتی گریگۆری پیگۆری، پێویستە دەستم بگریت. بۆ ساتی دواتر لە تەنیشتی دەریاچەی نیوتەوە بووین. جارێکی دیکە جلوبەرگە شازادەیە جوانەکانم لەبەر کردەوە، بەڵام ئیدی شەو نەبوو، هەروەها بە تەواویش ڕۆژ نەبوو، بەڵکو بەرەبایەنێکی زوو بوو کە شەو تازە دەستی کردبوو بە لەندەستانی تاریخیەکەی. چینێکی تەنێک لە تەمباڵی بەسەر دەریاچەی نیوتا کێشا بوو لەسەر و تەمەکەشەوە. ئاسمان سوورێکی هەڵوژەیی بوو، خۆش بۆ نزیکانە بۆ ڕۆژێکی نوێ هەڵدەهات. بۆ خەخانە خوێکان لە قەراقی ئاوەکە دایان قیراند، بەڵام تەنها ئەو بەقە سروشتیانە بوون کە تۆ دەتوانیت لە هەر یەک شەمێکی ئاساییدا بیان بینیت. ئەمپین گوتی گریگۆری پیگۆری، وابزانم ئەوم پێ نەگوتی کە چنۆکەکان ناتوان 2 جار سەردانی هەمان شوێن بکەن. لەبەر ئەوەش هیوادارم بەختێکی باشت هەبێت لە کۆشکەکەدا. تەنیا غیرەتی ئەوەت هەبێت ڕاستەخۆ تەماشای مەترسیەکان بکەیت. بەو شێوە هیچ شتێک نابێت کە لێی بترسیت. ئەوانە دووهەمەی نووشە بوون کە ئەمپین گوتنی. ئەو جایەکێک لە قۆڵەکانی دیار نەما، پاشان لاخێکی ون بوو. ئەو جا وردە وردە بە تاوتی لە ناو هەواکەدا دیار نەما. لەو ڕووناکیشە بەقەدا بەتەنیا مامەوە. قاچە ڕووتەکانم سەرمایان بوو. بیرم لەوە دەکردەوە چەند خۆشەگەر لێفێکی گەرمیان پێدا بدەیت، چونکە ئێرە تەواوی دارستانە گەورەکە بە تەواوتی ئاوەڵا بوو. هەروەها غەمبار بووم، چونکە دەمزانی کە ئەیدی جارێکی دی ئەمپینی جنۆکە نابینمەوە. بەشی 15 کلیلەکە. بە درێژایی ڕاڕەوەکەدا دەڕۆیشتم و دەستم بە گەشتەکەم کرد بەرەو کۆچکەکە. پاش ساتێک چاوم کۆت بە یەکێ لە بۆقە گەورەکان بە بازان لە باخچەی پاشاوە دەهات. ئەو جاوەستام و ڕێک سێری چاوەکانم کرد. لەویاتە گەڕایە دوا و بە هێواشی بەرەو کۆشکەکە ڕێگەی گرتەوە بەر. هەرزوو گەشتمە بەردەم دەروازەی کۆشکەکە و لە بەردەمیان داوەستام. ئەو دەروازەی زۆر بەر لەو کاتی لەگەڵ ئەمپین و شازادە گارەماندا دەنگەدەنگمان تێدا دەکرد. هێشتا دووگەڵ لە پاژماوی ئاگرە بڵێسەدارەکە هەڵدەستا لە گۆڕپانی کۆشکەکەدا. گەرچی هێشتا بەرەبانێکی زۆر زوو بوو، بەڵام خانەوادەی شاهانە لەسەر مێزێک لە ناو چیمەنەکەدا دانیشت بوون. ئەفساری بەڕێوەبەر لەسەر کورسی بەڕێوەبرنەکە دانیشت بوو، قۆڵەکانی خستبوونە ناو یەکدی و تەماشای ئەوانی دەکرد. هەر لە پاش تونەژورم بۆ ناو گۆڕپانی کۆشکەکە شاژن ئاماژەی بۆ کردم و هەموو ئەوانی دیکە ئاوڕیاندایەوە. شاژن بەدەنگی بەرز گوتی گریگۆری پیگۆری، هەر ئێستا وەرە بۆ ئێرە. بەڕوونی دیار بوو، وای دەزانی ناوێرم بڕۆم، بەڵام بەرەوڕی ڕۆیشتم و لەو کاتەشدا ڕێک تەماشای چاوەکانیم دەکرد. بەڕێزەوە خۆم بۆ چەماندەوە، چونکە ئەوم لە یاد نەکردبوو کە ئەو شاژنێکی ڕاستەقینەیە، بەڵام بەبێ ترس و لەرزین چاوەکانم تێبڕی بوو. جگە لەوەش هێشتا هیچ جلوبەرگێکی سەرەوی لەبەردا نەبوو. ئێستاکە سەری ئەو بوو کە چاو ببڕێتە زێوەکە، نەک من. گوتی ئارۆرە، تکایە بڕۆ کراسێکم بۆ بهێنە. شازەدە خاتوون هەرزوو بە کراسێکی وەنەوشەییوە گەڕایەوە. ئەو جا شاژنیش کراسەکەی پۆشی. گوتم ئەی ئێوە چۆنن بەڕێزان؟ لاسایی ئەو کاتانی بابام دەکردەوە کە زۆر بەڕێزانەوە دەپەیوی. ئەفسەری بەڕێوەبەر گوتی لەو کاتەبەی تۆ ئەمپینی جنۆکە فرێدراونەتە ناو زیندانی ژێرزەمینەکەوە،
ئێمە هەر زۆر باشین. دەمتوانی دەرک بۆ بکەم چونکە ئەو خانەوادەیە گەمەی کاغەزیان دەکرد. کاغەزێنێش خۆشترین گەمەی بەلای منەوە، بەڵام لە یاریەکە نەکشامەوە. شاژن وەک ڕوونکردنەوەی گوتی ئێمە گەمەی پاشای کوب دەکەین. ئەوەی بەدەنگێکی زۆر ناسک و خۆش گوت. باڕوونی دیار بوو لەو کاتەوەی چاوم بڕی بۆ چاوەکانی نەیدەوێرا تووڕە ببێت. شاژن بەردەوام بوو. ئەو کەسەی لە کۆتاییدا پاشای کوپی پێبێت یاریەکە دەباتەوە، بەڵام ناتوانێت 8 یاخود جۆرە کاغەزێکی دیکە بەکار بێنێت. هەر لەبەر ئەوەیە ئەفسەری بەڕێوەبەری تۆمەتبار یاری ناکات؟ لەم گوتەیەدا ئەفسەری بەڕێوەبەر درڕندانە لەسەر کورسی بەڕێوەبردنەکەی بازێکیدا. ئەوجا پاشا وەڵامی دایەوە. شازادە پیگۆرێ باشەکەم، ئەو بۆی نێ یاری بکات، چونکە دەتوانێت بیرۆکەی هەموو کەسێک بخوێنێتەوە. ئەوەش وەکو بەهرە لە زۆربەی کاتەکاندا شتێکی زۆر بەسوودە، بەڵام نابێت لە گەمەی کاغەزێندا بە شێوەیەکی خراپ بەکاری بهێنێت. ئەرۆرا پرسی ئایا حەزەکەی گەمەمان لەگەڵدا بکەیت؟ لە نێوان خۆی و شازادە گارەماندا جێگەی بۆ کردمەوە. گوتم سپاس بۆ بانگێشەکەت، حەزم بە یاریکردن هەیە، بەڵام لە ڕاستیدا هەندێک شتی گرنگ هەیە کە دەبێت یەکەم جار ئەنجامی بدەم. ڕووم وەرگێڕا و دەستم کرد بە سەرکەوتن بۆ پلیکانانەدا کە بۆ ناو کۆشەکە دەچوون. پاشای میهرەبان گوتی بەڵام گریگۆری پیگۆری، ئایا پێمان ناڵێت شتێک هێندە گرنگە؟ دوایین جار کە لێرە بووم هەندێشتی زۆر لە یەک کاتا ڕوویاندا. بەو هێشەوە بەداخەوم کلیلەکەم لە قوڵەیەکی بەرزی گۆشەکەدا بەجێماوە. ئەوەش کلیلی شتێک یاخود شتێکی دیکەیە. پاشای میهرەبان پرسی ئایا دڵنیایت لەوە؟ ئەو جاڕووی وەرگێڕا و بە شاژنی گوت پێم وابێت ئەم منداڵە کلیلی هەموو نهێنەکانی دۆزیوەتەوە. نەمدەزانی مەبەستی چییە، بەڵام تێبینی ئەوم کرد ئەفسەری بەڕێوەبەر لەو کاتەنە ئاسوودەی پێوە دیار بوو. هەروەها لەو کاتەدا لوتی شاژنیش کەمێک دەلەرزی، هەروەکو ئەوەی شاژن خەمی ئەوە بخوات کە بکەومە خوارەوە یاخود ئازاری خۆم بدەم. گوتی ئایا ڕێگەت پێدراوە بەتەنها بە قوڵەکەدا بچیتە سەرەوە؟ ئەفسەری بەڕێوەبەر دووجا کۆکی. ئەو جاگوتی پێم وانییە ڕێگە بەتراو بێت. یەکەم هەرگیز نازانی شازادە پیگۆرەکان چی دەکەن ئەگەر ڕێگەیان پێ بدرێ بچنە ناو کۆشکێکی شاهانەوە. دووەمیش شازادە پیگۆری ئەو کەسە بوو وای لە شاژن کرد کراسەکەی بپۆشێت. ئەوە شتێکە ئەو لە ئەمپینی جنۆکەوە فێر بووە. هەموو جنۆکەکان دەزانن چۆن کۆنتڕۆڵی بیرۆکانی خەڵکی دیکە بکەن. شاژن دەست بەجێ گوتی قسەی بۆش، من بۆیە کراسەکەم لە بەرکت چووکە سەرمان بوو. جگە لەوەش من گوێ بەو شتانە نادەم کە پەیوەندیان بە تۆ نییە و خۆتیانی تی هەڵدەقورتێنی. شاژن چاوەکانی لەسەر ئەفسەری بەڕێوەبەری فیزن لابرد و تەماشای منی کرد. گوتی گریگۆری پیگۆری، هەر کاتێک کارەکان تەواو کرد وەرە خوارەوە، شتێک هەیە کە دەبێت قسەی لەبارەوە بکەین. پێم وابێت ئەوە کەمێک نامۆ بێت کە شاژن لە ناکاو بە گریگۆری بانگی لێ کردم. کاتێک گەیشتمە نێوەی پلیکانەکانی کۆشکەکە ئاوەڕم دایەوە تەماشای بەخشەکەی پاشام کرد. هەموو بۆقە گەورەکانی باشووری ئەمریکام دەبینی لە نێوان دارەکان و کورسە درێژەکاندا. ئێستا تێبینی ئەوم کرد کە بەلایەنی کەمە بۆقێکیا دوانیان زەنگیان لە ملدایە. بە تەواوی پلیکانەکاندا هەتا سەری سەرۆش هەرگوێم لە دەنگی زەنگەکان بوو. من لە نزیک ئەو شوێنەی کە فلۆرای لێدەژیا مانگا و مەڕم بینی بوو زەنگیان لە ملدا بوو. پێم وابوو تەنانەت ئەسپێکشم بینی کە زەنگی لە مل کرابوو، بەڵام ئەوەیە کەمین جار بوو کە بۆقێکی زەنگ لە مل ببینم. بە خێرای هەموو پلیکانەکانی ناوکۆشەکەم تێپەڕاند و بەپەلە بەرەو ئەو ژوورە ڕۆشتم کە لەسەرەوەی قوڵەکەدا بوو. کاتێک نزیک دەبوومەوە گوێم لە دەنگی پرخەیەکی تۆقانەر بوو. بەڕوونی دیار بوو. ڕێک لە کاتی خۆیدا گەیشتوم. لەو کاتەوەی ڕۆیشتوم بە شێوەیەک مارمێلکەکە گەورە بوو کە لە نێوان تەلەکانی قەفەزەکەدا هەڵ ئاوسا بوو. هەرچی کە چاوی بە من کەوت بە هەناسە بەرگەوە گوتی ڕێگە بدە بێمە دەرەوە. وەستام و کلیلەکان لەسەر زەویەکە هەڵگرتەوە. گوتم هەرزوو لە قەفەزەکە نەجاتت دەبێت، بەڵام دەبێت یەکەم جار پێم بڵیت تۆ و مارمێلکەکانی دیکە بەنیازی چی بوو لە ناو کۆشکەکەدا؟ مارمێلکەکە چاوەکانی تێبڕیم کە هەر بە شێوەیە گۆیژی ڕەش دەردەکەوتن. هێندە چاوەکانی تیش بوون خەریب و بێنە ناو دەم و چاومەوە، بەڵام منی چاوم بڕێ خاڵ ڕەشەکانی و لەرەم خستە ڕوانی نەکەیەوە. گوتی
من ناتوانم ئەوە بکەم. هەر دەتگوت ئەو وشانەی مارمێلکەکە بچووکن و لە دەمێ دێنە دەرەوە. بەڵێنم داوە کە ئەو نهێنیە لای شازادە بیگۆریەکان یان جنۆکە ئەمپینەکەکان نەدرکێنم. یەکەم جار پێم وابوو توانای قسەکردنی باش نەبێت، بەڵام ئێستا بۆم دەرکەوت کە بەزاری فەڕەنسی قسە دەکات. گوتم زۆر سەرنجڕاکێشە، بەڵام ئەگەر بێت و ڕاستەکەم پێنەڵێیت ئەوە نایتە دەرەوە، دەبێت بۆ هەتا لێرە بمێنیتەوە. هەر پاش ئەوە خۆی لول کرد و کلکە قەڵەوەکەشی بە تەواوەتی لە نێوان تەلەکانی قەپازەکەەوە هاتە دەرەوە. بە نانەڵا گوتی کەواتە تا هەرچ چۆنێک بێت پێتی دەڵێمم. پرسییم بۆچی دڵی پاشا دزی؟ لوتی دەتەلەکانی قەپازەکە تون کرد، بە چاوگۆیژەکانی چاوی تێبڕیم و گوتی ئێمە بەنیئیازی گرتنە دەستی هێز بووین لەم کۆشکەکەدا دەمانویست پاششاو خێزانەکەی لە ئاگرەکە بڵێسە دارەکەدا بسووتێنین. ئایا ئەوە شاژم بوو کە هەموو ئەو شتانی بۆ داڕشت بوون؟ دەمێت ئەوە بزانم. هێزی دایە بەرخۆی بە چرپە گوتی نەخێر، ئەوە بە تەواوەتی بێتاوانە. تەنیا ئێستا پێم زانی کە مارمێلکەکە زۆر بە شێوازێکی سێر دەپەیوێ. ئەوەش بەهۆی ئەوە بوو کە نەی دەتوانین لەو قەفەزە تەنگەدا بە باشی هەناسە بدات. بە پاڕانەوە گوتی کە کایە ڕزگارم بکە. کلیلەکەم کردە ناو کونی قفڵەکەوە، بەڵام بەردەکردنەوەی پرسییم ئەی باشە ئەو کەسە کێ بوو فەرمانی بە ئێوە کرد تاکو هێزی کۆشک بگرنە دەست؟ ئەو کەسە ئەفسەری بەڕێوەبەر بوو. لەو کاتەدا کلیلەکەم لە قەفەزەکەدا بادە و مارمێلکەکە دەرپەڕێ دەرەوە لە قەفەزەکە لەسەر زەویەکە پاڵ کەوتبوو، هەر وەکو جێلێکی سەوزی گەورە لار بووبەوە. گوتم ئێستاکە تۆ ئازادیت، بەڵام تۆ بەشداری لە پیلانی نابەجێدا کردووە. بەڵێن بدە هەرگیز جارێکی دیشتی لەو چەشنە دووبارە نەکەیتەوە. وەکو قایلبوون چەند شەپۆلێکی بەتەواوەتی لە شەقەڵەوەکەیدا. گوتم ئێستا دەبێت بڕۆینە خوارەوە بە باخچەی پاشا و ئەفسەری بەڕێوەبەر دەستگیر بکەین. دەرگاکەم کردەوە لە پێش خۆم و پاڵم بە مارمێلکەکەوە نا. بە پلیکانەکان داخل بووەوە، بەڵام بە خێرای هەستا سەر پێکانی و هەتا دەیتوانی بە خێرایی ڕای دەکرد. کاتێک لە کۆشەکە هاتینە دەرەوە، هێندە بە خێرای هەنگاومان دەنام کە دەترسان بەر لە دەستگیرکردنی ئەفسەری بەڕێوەبەر مارمێلکەکە ببێت بە چەند پارچەیەکەوە. کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەی کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەیەکی کلتوریە بۆ بەرفراوانکردنی ڕوبەری خوێندنەوە. بەو جۆرەی کتێبەکان لەلایەن کەسێکی دیکەوە دەخوێنرێنەوە و بە ئاسانی دێنە بەردەستمان و وەک حکایەتخوانێکی کۆن بابەتەکان یان شتەکان و ڕووداوەکانمان بۆ دەخەنە ڕوو. ئاوا بەو جۆرە کلتوری خوێندنەوە ئاسانتر و خێراتر هەنگاو دەنێت. هەر ئاسانکاریەک ئەرکێکی بەجێیە بۆ ئەوەی کارێک بکەین خوێنەران و کتێبەکان بە ساناترین شێوە کار لێک بکەن. ئەم پرۆژێش ڕێگایەکی کورکراوەیە بۆ ڕێخۆشکردن و هاتنەبوونی توێژێکی تر لە خوێنەران، یاخود گەڕاندنەوە و ئاشکردنەوەی ئەو خوێنەرانەی بار هۆکارێک بێت لە کتێبدا بڕاون. ناوەندی غەزەلنووس لە هەنگاوێکی کلتوری گرنگدا پرۆژەیەکی سەرپێخستووە بۆ خوێندنەوەی کتێب و گەیاندنی بە کتێبدۆستان. پرۆژەکە ڕەهەندێکی کلتوری هەیە و ئامانج لێی تەنیا بەردەستخستنی ئەو کتێبانەیە کە تۆی بیسەر و خوێنەر لەبەر هەر هۆیەک بێت تا ئێستا پێت نەکراوە بیان خوێنیتەوە. تەنیا ئامانجیشی هەرچی زیاتر بە کلتورکردنی کتێبە.
کتێبی دەنگی غەزەلنووس پرۆژەی ئاشکردنەوەی خوێنەرانە بە کتێب. ئێمە دەخوێنینەوە و ئێوە گوێ بگرن.